أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الذين جعلوا القرآن عضين فوربك لنسألنهم أجمعين عما كانوا يعملون. فاصدع بما تؤمر وأعرض عن المشركين إنا كفيناك المستهزئين. الذين يجعلون مع الله إلها آخر فسوف يعلمون. ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون. الذين يجعلون مع الله إلها آخر فسوف يعلمون. ولقد نعلم أنك يضيق صدرك بما يقولون. فسبح بحمد ربك وكن من الساجدين. واعبد ربك حتى يأتيك اليقين. بسم الله الرحمن الرحيم. أتى أمر الله فلا تستعجلوه. أتى أمر الله فلا تستعجلوه سبحانه
ينزل الملائكة بالروح من أمره على من يشاء من عباده ينزل الملائكة بالروح من أمره على من يشاء من عباده على من يشاء من عباده أن أنذروا أنه لا إله إلا أنا فاتقون خلق السماوات والأرض بالحق تعالى عما يشركون خلق الإنسان من نطفة فإذا هو خصيم مبين صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا إنك جامع الناس ليوم لا ريب فيه إن الله لا يخلف الميعاد. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا إنك جامع الناس ليوم لا ريب فيه إن الله لا يخلف الميعاد. اللهم آمين يا رب. خۆشەویستان، خۆشحاڵین کە ئەم ئێوارەیەش خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست بۆ بەرنامەی بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەی سی گەوهەری ڕەمەزان. هیوادارین ئینشاءڵڵا ئەمڕۆ شتێکتان پێشکەشکەین کە دڵتان ئاوی پێ بخواتەوە و هەروەها ئەو بابەتانی کە لێرە پێشکەشەکرێ ئێوە سوودێکی زۆریان لێ ببینن لە ئەنجامیشا خوای پەروەردگار ئینشاءڵڵا لا ئێمەی بەچاکە لێمە قوبوڵکە. ئەم ئێوارەیەش لەگەڵ کاک شێخ فاتیحی برامان بە یەکەوە بەرنامەکەتان پێشکەشەکەین بەو هیوای ئینشاءڵڵا بەدڵتان بێ. دەست خۆش بە کاک پەیوەندیان خۆشەویستی. هەزاران جار بسم الله الرحمن الرحیم و هەزاران هەزار حەمد و سوپاس و ستایش بۆ خۆی گەورە، درود و سڵاوات بۆ گیانی حەزرەتی فەخری کائینات محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم. خۆشحاڵین لە گەوهەری 28می مانگی پیرۆزی ڕەمەزان لە کۆتاییەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە لەگەڵ براز و خۆشەویستم کاکە پەیوەند وەم ستاپە خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و میوانە بەڕێزەکان و مامۆسای دەنگخۆشی زۆر پڕچێش بەڕاستی قورئانێکی زۆر پڕچێژی بۆ خوێندن مامۆستا سەرخەڵکە لە خزمەتیین. خۆی گەورە پایداریان کات لەگەڵ میوانانی تری بەڕێزی خۆشەویست کە ئینشاءڵڵا سەردانی ئەمڕۆی بەرنامەکەمانەکەن و لە گەوهەری 28ەم و ڕۆژێک پێش کۆتایی کە ئینشاءڵڵا ئومێد دەکەین سبەینێ لەوە ئەچێت ئەخیر ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان بێ لەگەڵ شێپە بەڕێزەکان کە خەریکی ئەرک و کاری خۆیانن. سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا لە هەر هەمووتان، سفرەتان پڕ لە بەرەکەت و
سفرەی معنەویتان زیاتر پڕ لە نیعمەتی خی گەورە بێ انشاء الله. انشاءله بە سەرەتا بچینە لای شێفە بۆ ڕێزەکانیش ئەوانش سڵاوی خۆیان بکەن دواتر انشاءله گفتوگۆش لەگەڵ مامۆستا سەرخێڵە. زۆر باش. فەرموو شێف نەریمان. سڵاو ڕێز و خۆشەویستیم هەیە بە تەواوی بینەران و بیسەرانی چاوی هەموو لای ماچەکەم هیوام وایە ڕۆژووی هەموو لای خوڵ بێ. ئەمڕۆژ هاتینەوە خزمەتان بە چەند خواردنێکی تەندروست و تایبەت. زۆر باش. ئەمڕۆ سوبێکی نیسکمان هەیە بە شێوازێکی تورکی دروستیەکەین لەگەڵ ڕانی مریشک بە پەتاتە بە شێوازی ئەڵمانی. ئەڵمانی بەڵێ مخەبلاتێکیش هینیشمان هەیە مخەبلاتێکی ئەڤۆکادۆیەکمان هەیە مخەبلاتی ئەڤۆکادۆمان هەیە و لەگەڵ چیا کنتاکی. زۆر باش. ئەگەر ئەویش نەمساوی وایە تحالفی حربی عالمی یەکەم دروستە بوو تورکیا و ئەڵمانیا و تۆپی دەمساوی شە بووە زۆر دوورە ڕۆیشت. شێف نەریم شێف دیار ئەو کڵاوە بەرز و قوچە چیە لەسەردا ئەم لێوارەی کڵاوەکە زۆر ئەخیرا زۆر بەرکردم بەم نافسەیە بکەم کۆتایەکانی ڕەمەزانانی دێ قوربان تۆش سڵای لە هەموو لایەکتان ئەمڕۆژ و دەستمان کردەوە بە دروستکردی چەند خواردنێک وەکو شێف نەریمانوتی لەگەڵ ئەو سوپ و ئەو ڕان بەکەنتەهینە پەتات هەیە و برنجێک شەکەم کە شێوازی جیاوازترێکە باەم و بە گازۆ لەگەڵ ئەو شعری ڕەنگاو ڕەنگە لەگەڵ بەزالیا و گێزەر و پەتاتەیە بە شێوازێکی جوان دروستیەکە ئینشاءڵڵا. زۆر باش دەستان خۆش بێ یاخوا بەخێر بێت ماشەڵڵا قورئانێکی هێمنت بۆ خوێندێ نازانم ئوسلوبە ئێرانەکان زۆر بەکارهێنن خۆ ڕەنگەی خۆیان نەبێ بەڵام حەزیان زۆر لەو شێوازی خوێندنەیە کە شێوازێکی زۆر هێمنە نەرم زۆر بەتەکید مامۆساییان طبعا بە منیش سڵای خۆم بگەێن. بسم الله والصلاة والسلام على رسول الله. سڵاوی خوای گەورە بۆ هەموو بینەران و بیسەرانی کەناڵی پەیامی خۆشەویست کە وەڕاستی هەموو کاتێک کەناڵی پەیام دەست پێشخەر بووە لە بەرنامە دینیەکان و بە تایبەتیش بۆ قورئان خوێنان ماڵێکی ئارام بووە. بەڕاستی من هەر لەم کەناڵە سابقەیەکم هەیە لێرە بەڕاستی چەندین بەرهەمی جوان کە ئەم کەناڵە جوانە بۆی تۆمار کردین و داواکارم لە خوای گەورە میهرەبان وا لە کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز نزیک ئەبینەوە داواکارم لە خوای گەورە میهرەبان کە ئینشاءالله ئەم بانگە بەسەرمانە تێنەپەڕێت هەتا کارتی لە خۆشبوون ئینشاءالله وەربگرین بە پشتیوانی خوای گەورە میهرەبان. ئامین یا رب. دەستخۆشین بۆ ئێوەش هەیە. طبعاً مامۆسا پەیوەند کاک شێخیان طبعاً وا مەشهورە تیلاوەی میسری بە طبقاتی بەرز و ئەوە مەشهورە بەڵام وەکو ئەوە ئەگەر ئوسلوبێکی ئاوها نەرمیش یعنی خۆشە بۆ ئینسان یعنی هەمووی هەر تۆن و طبقاتی بەرز نەوێ بە تایبەتی هەندێک جار ئەکەوێتە حاڵەتی تەکەلوفکردن لە دەنگەوە و تێکچوونی دەنگەوە بە تایبەتی بۆ ئەم کاتانە بۆ کاتێک کە ئینسان ئەگەر با بڵین ناساغ بێ یاخود لە مانگی ڕەمەزانی پیرۆزە ئینسان توانە و تاقی وەکو کاتێکی ئاسایی نییە بۆ ئەو کاتانە ئەتوانی با بڵین یەکێک لە ئەو حاڵەتانی کە بۆ قورئان خوێن زەرورە شارەزا بێ بەوەی چ شێوازێک ئەخوێنێ. ئایا ئەم قورئان خوێنە هەموو کاتێ هەر تۆنی بەرز هەموو کاتێ هەر تۆنی نزم هەر تیلاوەیەکی لەسەر خۆ یاخود پێویست ئەکا. طبعا ئێمە سێ طبقەمان هەیە طبقەی قەرار جوابی عالی هەین تۆ ئەبێ بە پێی پێویستات طبقاتەکان بەکاربهێنی. بەڕاستی ئەم ئوسلوبەش وەکو بۆ ئەم کاتەی ئێستا زۆر پێم باش بوو بۆیە بەو شێوازە لەسەر خۆی خوێندماوەسەگەن جنابتان کە قورئانە خوێنن ئەو شتانە چین کابێتە هۆی تێکدانی دەنگیان دەنگ نووساندن ینی چ شتێک زەرەر لە دەنگەیە بۆ قورئان خوێن. زۆر باش طبعا کاک شێخ فاتح زۆربەی زۆری ئەو مدەڕیبانی کە لە بواری سەوتا کار ئەکەن پێش هەموو شتێک باشترین و چاکترین تەمرینات یاخود شتێک کە بۆ دەنگ پێویست بێ خەوتنە. یعنی ئینسان ئەگەر کەم بخەوێ هەرچی دەنگی خۆش بێ ئەو دەنگەی لێ ئەڕوات ئەگەر ینی کەمخەوی زۆر خراپە بۆ قورئان خوێن و بەعام ئەوەی کە باوە تونیە ترشیە ساردیە ئەمانە بە هەموو شێوازەکانی و زائیدەن ئەگەر کەسی وامان هەیە ئەم حاڵەتانەش جێبەجێ ئەکا بەس دەنگی هەر تێکە چێ
لەم حاڵەتەیە بەڕاستی پێویستە ئینسان پێش ئەوەی کە قورئان خوێندنیەکی ئەبێ کۆڕێکی ئەبێ تەنانەت ئەگەر بانگیش ئەفەرمێ لە مزگەوتەکان ئەبێ پێش ئەوە تەمرینێک بکە ئەو دەنگە ئامادە بکە ئەنجا داخڵی بکە. ئێمە طبعاً زۆر قورئان خوێنمان هەیە ڕاستەوخۆ ئەچێتە تۆنێکی جوابی عالی ئەمە زۆر زەریری لێ ئەیە ئەمە هۆکارێکی سەرەکیە بۆی ئەو دەنگە بەرەو هەستەکەی پیانبوون دەنگە ماندوو بوونێکی زۆر زۆر خەڵکمان هەیە ئاوە دەنگی زۆر خۆشەکە ناشازیشانی بەڵێ بە تەئەکید بە دڵنیاییەوە بۆیە پێویستە ئەو دەنگە پێشووتر بە قەرار بڵێ بە تەبەقەی قەرار ماوەی 5 دقە بۆ 10 دقە قورئانی پێ بخوێنرێت دوای ئەوە ئیسراحەتێک بکرێ ئەنجا طبقەی جواب بەکار بهێنرێ ئەویش کەم زۆر نە تۆ هەستم کرد کە لە قەرارە زۆر مایتەوە بەڵێ بەڕاستی مامۆستا پەیوەند تۆزێک باری تەندروستیم ئەوەیە سەلامەتانکە کەمێک سەرمان بۆ ڕاستی بە حکمیەوە نەمتوانی ینی کۆمەڵێک طبقەی جواب و جوابی عالی بخوێنم بەڕاستی هەروەکو وتم ئەوەیە بێت تۆ لە حاڵی خۆت ئاگادار بی بە چ تۆنێک ئەخوێنی چۆن دەست پێ ئەەکەیت ئەمانە هەمووی زەرورە بەڕاستی بە قورئان. مامۆستا ئێستا تۆ ئەلحەمدوللا قورئان خوێنێکی دیارێت و مامۆستایەکی بواری قورئان و مەقاماتی با بزانین مامۆستا سەرخەڵ چۆن دەستی پێ کرد و ئێستا گەشتوتە کوێ؟ خزمەتتا مامۆستاییان تاوان لە ساڵی 2008ەوە هەتا ساڵی 2012 من بە سەماعی واتە بەس بە گوێ لێگرتن هەم لە بواری تەجویدا هەم لە بواری ئاوازەکان و لە بواری سەوتیشا زۆر متابعەمە کرد تا ساڵی 2012 بۆ شێوازە ئەم خوێن لە ساڵی 2012ەوە لای برای خۆشەویستمە مامۆستای ئەزیزم دکتۆر کۆچەر ساڵی 2012 مقاماتم تەواو کرد ئەلحەمدوللا توانیم پلەی یەکەم بێنم لە مقاماتە بۆ با بڵێن حەوت مقامە ڕئیسێکە کە لەو کاتەوەی تر ئەلحەمدوللا من بە هەموو شێوازەکان قورئان ئەخوێنم ئەو خۆم هەر زیاتر حەزم لە مقاماتی عێراقیە بەڕاستی بەڵامی تر زیاتر بە حیجازیەکانیش ئەخوێنم و بە هەندێک ئاوازی کوردی خۆشمان هەیە بەو شێوازانش هەر ئەخوێنم بە تەرتیلیش بە هەمان شێوە لەگەڵ میسریانی بم سێ چوار شێوە کاتەکە بە قسە نەکوژین ئێستا حەزمان لە مقامی عێراقیە ئەگەر دنگی بکات دنگی بیکە یا کوردیەکەی ماوەسا بەسەرچە خۆی اختیاری خۆی بە باشترە لە خزمەتانم بە دڵی ئێوە مەتان پێخۆشە باشە با بزانین عێراقی چەند دقە بخوێنم وەڵی ئەوە سێ خولەکێک خراپ نیە زۆر باشە ئینشاءالله بۆ زۆر ئازیزشنێ ئینشاءالله لە خزمەتانە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة ولا يزالون مختلفين إلا من رحم ربك ولذلك خلقهم وتمت كلمة ربك لأملأن جهنم من الجنة والناس أجمعين وكلا نقص عليك من أنباء الرسل ما نثبت به فؤادك وجاءك في هذه الحق
وموعظة وذكرى للمؤمنين. وقل للذين لا يؤمنون اعملوا على مكانتكم إنا عاملون وانتظروا إنا منتظرون. ولله غيب السماوات والأرض وإليه يرجع الأمر كله فاعبده وتوكل عليه وما ربك بغافل عما تعملون. إخوة جورا بعد عشان قرزة خيروات إن شاء الله. ما وصل خيل شتك لمقامات عراقية هي زادتي يعني هناك زور عاطفية للشين الشين يعني كجول اللي عندك باك جراوند بود دروس بيت هو كاركي شيء بالتأكيد والله أهل العراق براسي دائم لحزن أبون ونديك يعني معروفة دائم لحالتك حزناوي أبون بويا دقت أديك تناند لمقام عجم وأوانيشا توزي حزني هربي وديارك يتر مقام عجم لهمو على ما بو فريح بكاردي لا يخوش من بو عيدا كان بكاردي بلام لعراق براسي أو هي توزي خلقك هر عاطفية وكو إنسان كان يتري دنيانية بويا زيادة أو شوازي ورقرتوه ما وصل رنga شهيد كردي إمام حسين ظالبه بسر قراءته بسر مناجاته بسر همو يعني بحقت بالتأكيد وهي ما صحيح ما وصل خيال إما خوما كرد مقاماتي تايبت من هي يعني بكار من هي نابو قرآن خوندن بلى طبعا إما شوكو همو ملتاني دنيا لهمو دنيايا لو حود مقام الرئيسية آواز ورقيراوه دوایتێکەڵ کراوە نعبون منێمە حەود مقامی ڕئیسیمان هەیە کە ئێستا با بڵین مقامی کوردیشی هەر هاتوتە سەر ئەوە با بڵین هەر سونی عەبیسە حەڕەک ئەو هەشت مقامەیە طبعا لەم هەشت مقامە لێی وەرئەگرن شێوازی خۆیانی لێ وەرئەگرن بۆ نمونە ئێستا ئێمە کوردی خۆمان چەند ئاوازێکمان لەمانە وەرگرتووە با بڵین پێی ئەڵێن فروعات زمانە عیلمەکەی فروعاتە هەموو نەغەمەکان بەشی خۆی فروعاتی هەیە بۆ نمونە لێمەش وەکو کورد چەند ئاوازێکی دیاریکراومان هەیە یەکێک لەوانە کە زۆر بەکار دێ لای خۆمان مقامی بەیات سەفەرە سەفەر کە با بڵین لە نەغمەی بەیاتە وەرگیراوە مقامی هیجرانمان هەیە بە هەمان شێوە ئەویش هەر لە مقامی بەیات وەرگیراوە کۆمەڵێک ئاوازی کەمان هەیە بەڕاستی کەمتر لە قورئانە بەکاردێت ئەزانێت چی دیسان بخۆم بە تەواو مانووی بکەین بەزم جارە ینی قۆرانی پێ خوێنمان لە خزمەتتانە بەس حەزەکەین ئەو شێوازە کوردی کە هەیە ئەو شێوازە ئەگەر ئەوەی کە لە توانای جنابتە سعید مامۆسەگەن وڵای تقریبا بە فروعاتەکانەوە الحەمدولیلا توانم با بڵین بە 50 فرع قورآن بخوێنم جگە لە ڕئیسیەکان پێسترەوەی زۆر کات بواری تەندروستێک ڕێگەت نادا طبعا ئەمە مەقامی هیجرانە کە قورآن خوێنی دیاری شاری هەولێریش مامۆستا مەلا تایف دەمێک ساڵە پێ ئەخوێنێ بەڕاستی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قال يا بني لا تقل
تقصص رؤياك على إخوتك فيكيدوا لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين وكذلك يجتبيك ربك ويعلمك من تأويل الأحاديث ويتم نعمته عليك وعلى آل يعقوب كما أتمها على أبويك من قبل إبراهيم وإسحاق إن ربك عليم حكيم. تۆ زۆرتر بە چ ئاوازێکیان زۆر بۆ خۆت زۆر مرتاحی و ینی خوێنی بۆ خۆت لە ماڵەوە قورآن خوێنی زیاتر بە چ ئاوازێک قورآن خوێنی؟ وڵا عادەتەن بە ئاوازی بەیات لەبەرەوەی زۆر ئاوازێکی گشتگیرە و بە ئومی نەغەماتەکان ناسراوە بەڕاستی و لەبەر زۆری فروعاتەکانی یعنی سیر ئەەکەیت هەم لە حیجازیەکان هەم وەکو خۆمان هەم ئەهلی میسر لە مقامی بەیاتە لەو مەجالەیە حتا مبتەهیلینەکانیان منشیدینەکانیان زۆر مقامی بەیات زۆر بەکاردێت لە عام بە دنیاە بەعام بەکاردێت من ژۆکو خۆم زۆر پێی مرتاحم. لەناو خێزانەکەی خۆتە داوا لێکن کە قورآنیان بۆ بخوێنی تەوان زۆر خۆشەوە. بەڵێ بە تەئەکید وڵا تەوان مەجای ئەوە نایم داوای بکەن خۆم زۆر کاتیانی تەمرین ئەەکەم بەڕاستی چونکە ئەو فروعاتانە ئەگەر دووبارەیان نەکەیتەوە بەڕاستی چونکە زۆرە و تۆزێکیش ئاڵۆزە بەڕاستی لەبیرت ئەچێتەوە دەنگ خراپە بێ ئەگەر بەکارینێنی زۆر ینی مدەتێک ئەگەر بوەستی لی بەڵێ دەنگەکرێتەوە و دوای ڕێگە بە خۆشی دابخرێتەوە بە دڵنیایەوە بە بەردەوامی دەنگ پێویستی بە تەمرین هەیە بەڵام تەمرینەکە بەڕاستی تا ئێستا وەکو خودی خۆشم هەتا وەکو با بڵین ساڵێک لەمە پێش هەر بە غەڵەت تەمرینمان کردو هاتوین لە ئاخیر تۆنی دەنگمانە تەمرینمان کردو ئەوەش وای لێ کردو توانامان زۆر کەم بکە لە حاڵەتێکە ئینسانە بێ ڕۆژانە هەموو قاریەک چارەکێک بۆ نیو سەعات بە طبقەی قەرار تەرتیل بخوێنێ نەک تیلاوە بە عێراقی بە میسریشەوە بەڵێ ئەنی ئەمە وای لێ ئەکا طبعا قاری ئەمان هەیە حتا ئەحمەد نوعینە جاری وا هەیە بە نیو سەعات قورئانی خوێندووە یەک طبقەی جوابی بەکار نەهێناوە لەبەرەوەی لەو حاڵەتان نەیتوانی و ئێمە وەکو کورد پێویستە یعنی بە خۆمان نابچینەوە لەوەی هەموو کاتێک طبقەی جوابی عالی بەکار نەهێنین بەڕاستی یعنی ئەوەندە طبقەی قەرار بەکار بهێنین ئەو کاتە ئێمە توانای دەنگیمان بۆ ئەگەڕێتەوە وە کەمترین قسەکردنیش بۆ ئەو قاریئەی کە مەحفەلێکی هەیە قورئان خوێندنێکی هەیە پرۆژەیەکی لەبەردەسایە ئەو کەسێک کە کەمترین قسە ئەکا دواتر طبعا دەنگەکە ئامادە بکرێ دواتر بێدەنگیەک هەڵبژێرێ ئەو کاتە زۆر سەرکەوتوتر ئەبێ دەنگی زۆر بەقووەتر ئەبێ زۆر خۆشتر ئەبێ چونکە لەو هەرچەندێک قسەکردن بەکاربێنی قسە بکەیت ئەو دەنگەت هیلاک ئەبێ تێک ئەچێ دەنگەژیەکانت ماندووە بێ بۆیە لەو حاڵەتەیە ئینسان ئەو بێدەنگی هەڵبژێرێت دواتر هەستەکە ئەدایەکی زۆر ڕاقیتر و جوانتر بەتەشی وایە ئێمە دائما لە قەراری شابێنینەوە لەبەرەوەی ئیلتزاماتی پێمان خۆش بە زۆرتر لەگەڵا بمێنینەوە و هەروە حەزیشمانەکە تەندروستی باش بێ بەوەی هەتاکو لە تەرتیلیشە هەندێک هینمان پێ بکردایە ڕاستەکەی ینی بزانین تەرتیلەکانش ئێستا مەکە ئەو زانی تەرتیل بەس بە یەک
لحن خوێندرێ بە یەک ئاواز خوێندرێ بەڵام لەبەرەوەی کە هەم التزاماتی هەیە و هەمیش تەندروستی باش نییە بۆیە بێ سپاس دەکەن مامۆستا دوای ئەمەش بەرنامەی دیکەم هەیە و دەنگیشم هیچ ئامادە نییە بەڕاستی بینەرانی بەڕێزی شەکەم خۆی گەور لەش ساکە بەخێر بێت خی گەورە لی قبول کردوێت ڕبی بەڵە خۆشویستان نەچینە ناوبڕێک و ئیفتارێکە بینین انشاءڵە پێکەوە دواتر لەگەڵەوە خۆشویست بەردەوامە بین. بسم الله الرحمن الرحيم ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری کاری مامۆستا عەبدولستار و خێرخوازان هەستان بە ئەنجامدانی ئیفتار سایمێک کە ئێوارەخوانێک بوو بە بۆنەی ڕەمەزان کە ئەو خەڵکن بانگ کردبوو لێرە بانگ بشێنن. خی گەورە پاداشتی ئامادەوام داتەوە کە مەجموعەیەکی باش لە چین و توێژەکان ئامادە بوون لە مامۆستانی ئاینی لە خەڵکی دی ئەلحەمدولیلا خەڵکەکی باش ئامادە بوو دەوری 200 نەفەری ئیفتار سایمەکە بەشداری کرد. ئامانجیمەشەوە بوو لەو ئیفتار سایمە زیاتر براتی و ئامانجی هەبی لە نێوان ئەو مسلمانانە زیاتر بە یەکدیشاد بن زیاتر کە هەموو شوی یەکدی بکەین زیاتر براتی و عیبادەتی خوای گەورە بکەین زیاتر لەخوا سولحانی تێدا بین ئینشاءڵڵا. بەناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە بەرپرس و کارجێڕانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ئەەکەم کە وەک نەریتی ساڵانەی خۆیان ئەم ساڵیش لە مانجی ڕەمەزانی پیرۆز هەڵساون بە ڕێخستنی ئێوارەخوانێک بۆ سەرجەم چین و توێژەکان لە پیاو ماقوڵان و گەنجان و مامۆستایانی ئاینی و هەروها ڕیشسپیانی دەڤەرەکە و دەستخۆشیان لێ ئەەکەین هیوادارین بەردەوام بن لەسەر کارە خێرخوازەکانیان و خوای گەورە پشت و پەنایان بێت. داواکاری خدای پەروەردگار ئەم بەخشینەیە کە ئێستا ئەمەلی کۆبوونەوە و ئەم ئیفتار سائیمیە واتە بەربانکردنەوەی موسڵمان لەگەر یەکدی چەند ئەجرێک تێدا یەک لەو ئەجرانە ئەوەیە دوعای خێر لە یەکدی ئەکەین و ئەجری ئەو ڕۆژێک کە ئینسان لە خوای پەروەردگار پێ ئەبی ئەو کەسەی هۆکارە لە شکاندنی ئەو بانگەیە و خواردنێک دەخوا و ئاو دەخواتەوە دنکە خورمەیەک دەخوا دنکە قەسبێک دەخوا بەڕاستی ساحێبەکەی بەخشندەکەشی تێدا لەو ڕۆژەی هەمووی بەشدارە کە ئەوە ئینسانی مسلمان بەرەو قۆناغێکی گەورە ئەبا کە پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير. پێغەمبەر فەرمی صلی الله علیه و سلم سەرم سوڕ ئەمینی لە ئیشوکاری ئینسانی مسلمان چونکە بەڕاستی هەموو ئیشەکانی هەمووی خێرە. ئەفەرمی ئەگەر ناڕەحەتی و موسیبەتی هاتە پێشێ سەبری لەسەر ئەگری ئەگەر نیعمەت و خۆشیم پێدا سوپاسگوزاری خدای پەروەردگارە چونکە خدای پەروەردگار ئەفەرمێ وەشکورو لله شکرانی خدای گەورە بکەن شکرانی نیعمەتەکانی خدای گەورە بکەن هەتا خدای پەروەردگارش لێتان خۆش ببێ. ئەوجا ئەمەی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای خێر زۆر لە ئەو کەسانە ئەکەین کە سەبەب بوون لەو ئەنجومەنە جوانەیەدا کە خواردنی چەند کەسێک ئامادە ئەکەن میوانداریان ئەکەن خوای پەروەردگار بە گەورەی و خۆی ئەم میوانداریان لێ قبول بکات و هەمومان بە لیقای خوای پەروەردگار شاد بینەوە.
طبعا کاک پەیوەند ئەو ئیفطارە جەماعیکەی سەبینیمان ینی زۆر جوانە کە خەڵک لە مزگەوتە لە ماڵەکانە دانیشن بەیەکەوە ئولفەت و مەحەبەت و سیلەی ڕەحمێکی زۆر دروستە بێ لە بینی خەڵکە ینی ئەو خزمایەتی تۆخە بێتەوە ئەو کاڵ و کورچیە کەمە بێتەوە یا هەندێک لەی نامێنێت هەندێک ساردی دروست بۆ کە ئەوانە هەڵەوەشێت بە تایبەتی لە مزگەوتەکانە کەشێکی زۆر معنەوی بەرز دروستەوە بەڕاستی خۆی کاکشێخ بەڕاستی تاییدی قسەکەی جەنابتەکەم ئەوش ئەوەیە کە هۆکارەکانی پێکەوەبوونمان وردە کەم بۆتەوە بە پێچەوانەوە هۆکارەکانی لێکترازان زیاد کردووە بۆیە بە تەشید ئەم مناسبەتانە کاکرێن بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزانە کە ئیفطارێکی زۆرەکرێ ینی جاری وایە تۆ کەسێکە بینی ساڵێک نەتبینەوە 2 ساڵە نەتبینەوە هەیە لە 5 ساڵە نەتبینیوە بۆیە بەڕاستی ئەمە جگە لەوەی کە ینی لە ڕوانگەی وەکەوەی کە خواردنی تا دابەشەکرێ خواردنیش بۆ خۆی ینی خواردندان بە ڕۆژوان بە خۆ دەزانی ینی ئەجرێکی زۆری هەیە لەگەڵیش ئەم ئولفەت و ئەمەی کە ئەم سیلێ ڕەحمە کە وردەوەردە سیلێ ڕەحم ینی وردەوە ینی وای لێ هاتووە کە ئێستا سیلێ ڕەحم زۆر لاواز بووە زۆر کەم بۆتەوە لە ناو خێزانەکان جاروە لە گەڕەکەکەیە جاوە فرسەتێکیشە بەڕاستی بۆ ئەوەی کە هەندێک جار تۆ ئیفطارێکەر کە خەڵکی گەڕەکەم بانگەکرێ فرسەتێکە بەوەی کە بۆ ئاشبوونەوەش ینی بەوەی جارێکەکە لێک عاجز بوون ماڵی تازاتونێتە گەڕەکە بزەبەت بۆ ناسی ڕۆیان ناشێ بە خەڵک بەڵام لەو ئیفطارە یەکتر ناسن زۆر ڕاستە ئینشاءڵڵا ئێمە لەگەڵ مامۆستا قادر دەرەشیشیە خۆشحاڵین باسەکەی زۆر خۆشەویست لە میوانی ئەمڕۆمانە کە مامۆستا قار دەرەشیشیە تەوان من دەمێک نەمبینیەوە بە خزمەتی نەگەشتم هەر فرسەتێکی باشش بوو وەڵام من زوو وڵا بە خزمەتیەکەین تەلەفۆن بۆ یەکەکەین مامۆستا قادر فەرموو لە خزمەتان مامۆستا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. أوصيكم بخير بيا. إن شاء الله كل خير يا أخوان. يا أخوان خير. أوصيكم بخير. بسم الله الرحمن الرحيم. بسم الله من أبي السرق الشيف برز كامل يا أخوان بخير ما وصينا مساء خواجة والله ما شاء الله توا ما نكر روجنا لايتو رمضان ايش خوش بمامستا والله الحمد لله جاري ما مسوي تبي خوز قسيا مانك بوايا ده تقريبا ده آخر رجاء يجي هالسعودية يا أخوة ده مو بشكت بروكايتي مامستا بيرمتي من سرق لو تشلنا برزانا ادم دعي ان شاء الله زۆر باش لە خزمەتی تو هابین و کاتێکی زۆرمان بێکەوە کاشە بەرمەتی السلام عليكم. شيف نريمان شلونك؟ بخير بيتك شيف ديار بخير شو باش خير بيسر تشاو والله ما شاء الله مريشكي جوان خو انسان هذا قصدك بيخوت شو ايه شيف ديار تندرسي شلون سلام عليكم باش لقد رمضان شلون بردوامين خلاص برز لا برز كروتو امر ايوا كلاي فيستيفالا طه هو تمام نفسي من على نفسي تو كم امره زود ساعه امر شي درسكيت امر نسك ما درس كدوا ايه نسكي تركيا نسكي تركي والله كاكاتك شي شعري الوانه نجادي ببري الوان امر شعري الوانه شكلك بيون هو ما نقول انا بيبري الوان بيبري الوان منين لا ما بس خانتنا لا ما بالامر كاك عجيب بيبري الوان وشعريه والله ما بيازا كيلو كره وجات رشيديه جات رشيديه والله اما سوبر كم او سوبر كمان تايب ياو اي اما مريش ببطاطا بس ران ببطاطا ران بس ران بيت والله ما كشبه والله امر رانا كمان هر خوي في قلت ران ببطاطا اما خوي اول معني ام خوارنا كاغ تمام بو من ناوكي توزع فراي ولازم فرانسيسكو واني در خوار امرو چیه امرو شتي زور تایبت اخوي كاك بين قناعتم يبقى شتي زور عجيب وتایبت وناوازه تاسا خانمان بروانا كان بوش يوازه خوار نكراو بوش يوازه كلام والله شلون نكري طبعا سرتام يما ران مان ران مان هي مره انك من جوان لرونا سوريا كانوا بيشكي توسك لرونا سوريا كانوا بلا توسك سوريا كانوا لرونا جا دواتر چيكين بيازي بقاش علق
کە پیازمان بۆ قاش کرد هێنین بۆی لە لای ئەهێنین چی تێەکەین لیمۆ بەسڕای تێکەن ئێمە لیمۆ بەسڕای تێکەن کە سووری کردەوە لیمۆ بەسڕای تێکەن بەڵێ لیمۆ بەسڕای تو بە ئاوە بەوە ینی خاتونەکان ئێستا دەستخۆشی لەم لەکەنەڵە زۆر وردەکەی بەڵێ باشە ئەزان بۆ ئێوە تۆزە ناخۆشە هەموو جارێتان جەڕمەوە بۆ نا لە خزمەتەن با بزانم یەکەم جار ڕانەکە کوڵێنی یا هەر یەکسەر یەکەم جار سوورەکەیتەوە ڕانەکە هەر سوورەکەیتوانی یەکەم جار ڕانەکە سوورەکەیتەوە کە سوورەکەەوە پیازی تێەکەیت کە پیازی تێکرد زانی جوان سوور بۆ دۆشاوی تێگەیت باشە ئەوەی ئێوە زۆر سوور نەبوو تۆ ساڵی کوڵاوە ئەمە تقریبان نیوە کوڵاوە بڵێ ئەمە بە شێوازی تر دوورێتەکەن ئەمان بە شێواز ئەمەشیان بە شێوازێکی ترە ئەو ڕانێتیش بە شێوازی سێ جۆر ئێستا ئەمەیە کوڵێت ئەو ڕانەیە کە سوورتان کردوەوە و دوایی ئیتە لەگەڵ ئەو پێکاتی خۆی بڵێ پێشکەشەکری ئەمە لەگەڵ پەتاتەیە پیازە ئاڵق پەتاتەیە پیازە لەگەڵ لیمۆ بەسرا و دۆشاوەتیاتیەوە لەگەڵ ئەم پێکاتانی ئێرە ئەی باشە ئەم ڕانە کوڵاوە ئەم ڕانە کوڵاوە ئەم ڕانە کوڵاوە چۆن چۆنی پێشکەشەکەین ئێمە سۆسێکی بۆ ئەگرینەوە سۆسێکی بۆ سۆسێکی بۆ ئەگرینەوە ئەکەنە ناو سۆسەکە و لە ناو ڕۆنێکی کاشوە سوورەکەینەوە پێشکەشەکەین زۆر شتێکی خۆر دەرەچێ و دەرەچێت باشە ئەی ئەو دەرمانانەی کە بەکارێنێ و ئاڵەت ئەو دەرمانە دەرمانی مریشمان هەیە کاتەکە مریشکە زەنجەفیلە کاریە زیرەیە بیبەری ڕەشە پاپریکایە باشە باشە ئۆریگانۆ بواز لێن ئۆریگانۆ کاکشێک ئەوەی ئۆریگانۆ ڕکلامان زۆر بۆ لەمەزانە بەڕاستی هەرکلامان زۆر زۆر ئۆریگانۆ کرد هیوادار ئۆریگانۆ هەر بەجددی ئێستا خواردنەکان نانەوێ بخۆت ئەمڕۆ خواردنەکە ناوێت پێویستی ناکرد پێویستی ناکرد خواردنەکە ئێستا ئەم تەخمیران چییە؟ ئەو تەخمیرەکە ئەمان بهینەکەی چییە؟ بەچی تەخمیر کراوە ئێرە ئەم کنتاچیە تاوان زۆر خانمان بۆ نمونەیە مەسەرەن زۆر بابزانم دەرێنەرەکڵە چی دەرەچێ ئاوە؟ باش بێنەر ئێرە بێنەر ئێرە خۆش دووەرە ئێرە باشە ئەفەن بێنەکان ئەو مەخەشەوە بێنە ئابم شێوەیە ئەمە قارچیشمان تێکردەوە بەتەمای دووخۆڵی قارچەکە بخۆین بەتەمای دووخۆڵی قارچەکە ئەم بەو شێوەیە ئەمە من ئەمە پێشەکەی ڕانەکە ئەهێنی ئەمە بەس ڕانەوە بەڵێ ئەمە ڕانەکانی شەقارەکەی بۆ شێوەیە شەقارم کردو بۆ شێوە تا تام و چێش بگرێت ئەمە بێ باشە هینەکە چییە؟ پێکاتەکەی ئێمە سیمانە سرکەی سیۆمان هەیە یان ئەتوانی مەسەرەن سرکەی تێژ بێ هەرە بێ خەرمانێ ماستمان هەیە تۆزێ ماجیمان هەیە لەگەڵ ئەم پێکاتانە بۆ منە زیرەمان هەیە کەبابەمان هەیە زەعتەرمان هەیە ڕۆزماریمان هەیە بیبەری ڕەشمان هەیە پاپریکامان هەیە ئەمانەی تێکەن و جوان جوان ماست لەگەڵ ماستەکە لە ئەسارت نا لە ئەسارم ناوە هەر چۆنەوە کردو بە کۆچی ماستە خۆمان کرێتەوە ئەوە بۆ شێوەیە دەرچوێت ساوای جوان دو ساعت دای ئەنیێت ئەمە هین ناکرێت ئەمە بەم شێوازە چەندێک دانی تقریبا نیو ساعتی دانی تامەگرێت ئەمە ئێستا مە گیراوەی ئەوەیە ئەمە جیاوازە ئەمە شتێکی دروست من سەری ئەمە شتێکی ترە ئەمە چیەکەیت سەرەتا ئەمە بڵێ ئەم کنتاچەکە ئەمە کە خۆشمان کرد و پێکاتە شتەکانیمان تاوا کرد منداش گیرە ئەمە سەرەتا بوون بەکارێت زی خۆ پیسکە کاگە ئەمە سەرەتا لە ئاردی هەڵەکێشیت با هەر بۆ تەجروبەی خانمان جوان دیسان بیکە ناوێرکەکە کاک دیار ئەفان ئەمە هێلکەیە دیسان بیکە ناو ئاردەکەەوە کاک دیار جارشکە ئاردەکە بەڵێ جوان جوان ئەوەی باهیم بێت کاک دیارە ئەی دەستخۆش جابیکەەوە ناو ئێرە بیکەرە ناو بەخسەمەکەەوە باخسەمەکە بۆ شێوەی دەرەچەکە باشە ئەمان هێلکە و چییە؟ ئەوە هێلکە و داوە دەرمانە ئەو داوە دەرمانێک کە بۆ ئێرە بەکارمان هێناوە ئەمەکەن ئاردەکەشەوە ئەکەنی ئێرەشەوە ئەو ئاردە ئاردی جوێیە ئاردی گەنمە ئەی ئەمان چییە؟ ئەوە باخسەمە ئەمە بۆ منە پێسابە بە کوردەکە بێ سەمونی هاڕاوەمە سەمونی هاڕەوە توانی جبتیش بەهاڕی مەسەن بۆ جبسەکانیش ئەبێت بیهاری بەکاری بێنیت کێشە نابێت بەر شێوەیەک بێت ئەی شێف دیار پیازێکی ڕەزا سووک بەڵێ ئەوە لەوێ لەگەڵ کۆمەڵە پێکاتەی تر ئەوانە چی لێک ئەوە ئێستا برنجێک لێنێ برنجێکی سپیە بەڵام ئەو شتانی تێکرێت پیازەکەشی تێکەی پیازەکە بەڵام پیازەکە ئەجنین بۆ دیەکەین زۆر بە جوانی ئەو کەمانای ئەجنی تقریبان ئەوە چی چییە؟ ئەو پەتاتە و گێزەر و بەزالیایە و لەگەڵ گازۆ و بەم و ئەم شعریە ئەلوانش هەموو یەکەی برنجەکەەوە بەڵێ
گازۆکە هەر ئەوە بە سوورەکرێتەوە سوورەکەیت و گازەکە و پیازەکە ئەوانە هەم بیەکە سوورەکرێت جوان کە سوورکرێت جا قیاسی ئاوەکەی تێکی ئەنج برنجەکەش بەڵ هەستەکەم ئەمڕۆ سەرمێزەکە جێگای نابێت شتێکی لێکین ئەمڕۆ مقبلاتیش مقبلاتیشی ئەڤۆکادۆمانەیە ئەڤۆکادۆ بەڵێ کاکشی خۆی بە ئامۆزای فرانسیسکۆیە ئامۆزای فرانسیسکۆیە سێریکە وڵا من و شێخ زۆر حەزمان لە مقابلاتەکەتانە ڕاستەکەین هینەکەشتان ئەوەی بخۆمان پێڵن شۆربا سوپەکە ئەمانە دەستان خۆش بێخوا ئیتە بەردەوام لەگەڵتانە بین انشاءالله خۆگلەیەکتان نییە بانیا خڕۆژمانە انشاءالله گەورە لێمان ڕاستی بێ ئامین انشاءالله باشە دەجارە ئێوە مەشغوڵی شەکەتان بن تا چینەوە بۆ لای مامەسای دەرەشیچی بەڵام مامەسابا بەم ڕێەوە من پرسیارێ بکەم لە خزمەتان بەخوا ئینسان زۆر فزولیە هەر حەزەکە هەر شتێک ئەکات یەکسەر ئەو ئەنجامەکەی لێ دیار بێت ئێستامە پێمان خۆشە چۆن بزانین خوا لێمان ڕازی بووە قورسەوە نێ مامۆستا حەزەکەم کاک پەیوان ئەم ڕازیبوونی خواییە مۆسەقار تەمان زۆر مەشهورە بەچی بەوەی بەسەرهات و شوەکان زۆر کاریگەر و جوانی گەڕێت و جا بەسەرهاتێکی زۆر گەورەی هەیە کە خۆی شایەتی حاڵەکەیە لە زمنی ئەم ڕازیبوونا حەزەکەم ئەو بگەڕێتەوە ئەگەر ئەگونجێ بۆ بەسەرهاتەکەمان بۆ بکە بە باسی ئەمڕۆمان انشاءالله باش نییە زۆر باشە انشاءالله بسم الله الرحمن الرحيم صلوات وبركات خوا لسر پیغمبر عزیز من صلى الله عليه وسلم عليه الصلاة وبركات سپاسان ئەەکەم سپاسی ئەم دیمەنە شیرین و ڕۆحانی ئەەکەم سپاسان ئەەکەم کە بانگتان کردم بۆ ئەم بەرنمەیە لە ئەم ستۆدیۆ پڕبەرەکەت و مرکزی داو و بانگەواز و خێر و خێراتە سپاسی خی گەورە ئەەکەم کە ئەو شایەنەی پێداوم لە خزمەتی جەنابتان دانیشت من هەمیشە کاتی لە ئەچمە مزگەوت سێرەکەم ڕیزێ پیا و پیر و مناڵە پێشمە دانیشتون هەستەکەم زۆر هیچم ئەوان کەوتنە پێش من بەبێوە قسەیەکی زلیان هەبێت ئەم بەڵام ئیتر ئەرم خوایگیان هەر ئێستا کە هاتم وتم خوایگیان خۆم داوام نەکردو بانگیان کردوون ئیتر خوایگیان ئەگە بەرز مەکەیتەوە نەمکوتیتەوە بەزەوێ بە تاوانەکانم ئەگەر خۆت بەرز مەکەیتەوە بەرم نەیتەوە بکەمەوە خوار سوپاسی خواکەم ئەمجا داواکەم ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب اللهم آمين ئەوەی جەنابی کاک شێخ داوای کرد باسی ئەو چیرۆک و داستانە زاهرن لەوە کاجارێتتر باسمان کردوێت بۆیە خەبەری لێ هەیە من لە پاوا بووم مامەسا حەسەنی پێنجێنی زاهرەن داوای کردبوو منتیقەی ڕێژا و مەلایەنی بۆ مەلایەکی بۆ نانێرن ئەو برایانی ئەو ناوەیش منیان هەبژارد بم بە مەلای ئەوێ ببێ و هیچم خوێند بێت ئەلبەتە دوای ئەوەی کە عەرەبیم ئەزانی و معنای قورئان و ئەمانم ئەزانی بەڵام ئیتر ئەوها ئەمجا ئەبێ لە پاوە بکەومە ڕێ بۆ کرماشان لە کرماشان بکەومە ڕێ بۆ سەرپێڵ لەو ڕێگادا ئەوەزی بە جادەیەکی فەرعیە ئەڕۆیتە بۆنە ئەو ڕێژاوە ڕێژا و لە ئێرانە ماشهورە بە بووکی غەربی ئێران کە ئاوی ئەڵوان لەوێ هەڵەقوڵێت ئەمجا باخ و بێستانی مەشهور بە هەنجیر یعنی 2-3 کیلۆمەتری ئەمێنێ بگەیت بۆنی هەنجیرێت ئیتر شوێنێکی زۆر عەجایب بوو جوانە ئەو منتیقەیە تەنها 8 دێی سونیتایە باقیتری کاکەیە و شیعەیە من کاتێک کە ڕۆیشتم هەروە سەرم ڕوت بوو ئیتر چوومە ڕەوانسەر ماڵە دۆستێکم هەبوو خەیات بوون وەڵا چوون لە دوکانەکە داوای هینێکم لێکردن کڵاوێک و شتێکم بۆ دروستکەن پەڕۆیەکی سپی چکەوتم کاتی ئەڕۆم یەکەم وێنەی لێم ئەگیرێت بە
چونکە هەر یەکەم وێنە چۆنیان لێگرتی هەرەوەیە من تەبیعەتی لە بێچوونیشم هەیە زوو لە بیرمە چوو جامانم مێزەرم بەسەرەوەی مەزەری سپینە جامانش وڵات چوومە کرماشان و لە کرماشان سوار بووم بەرەو سەرپێڵ ئیتر کە سوار بووم بفەرمە حاجاغا بفەرمە حاجاغا وتم ئەو چۆن ئەم ناسن هەبیری مێزەرەکەم نەبوو ئەمە بە مەلام سێرەکەن و زۆرم پێ عەجایب بوو دوای کە ڕۆیشتین جارجار ئەیا لە تاسە لەگەڵ ئیدارە تاسەکە لەگەڵ ئەوە بەرزە بوومەوە مەلایەکم لە هینەکە بینی ئاوێنەکە بین و نەبوو ئەم لەوەلا مەکە یەک مەلایەتی هەنی ئەمە لە چۆ هات وتمەزەمە خۆم پەلەپەل دەرەکەم ئەوە فریان ناکەم سیمای خۆم بینم وەڵا هەر چۆنێ بوو گەیشتمە ئەوێ زاهیرەن ئەو کەسێک کە سەرپەرشتی مزگەوتەکەیە کرد زۆر ڕازی نەبوو مەلا بڕاتە ئەوێ بۆچی من نازانم حاڵەتێکی تایبەتی ڕۆحی خۆی بوو بەڵام پیاوێکی خزمەت گوزاریش بوو خوا هەڵناگرێت ئەمجا زۆر فشاری بۆ من هێنا دەرپەڕمە دەر لەوێ نەمێنم هەمووی ساڵێوێ بووم وەڵا 8 مانگیش کەوتە عەزیێدانم ئەمجا ئیتر ناو حەوشەی مزگەوتەکە سەگێکی تیا بوو گەڕ بوو گەڕ خۆی کردە ناو ژوورەکەمانە بەڵێ بەڵێ گەڕ بوو خۆی کردە ناو ژوورەکانیشە ئەوی ڕاستیە دەرمانم پێدا بۆی لە شوێنە بمرێ و نەجاتی بێت حاڵ نەمرد بەڵام زاهیرەن حاجی خەبەری زانی بوو دەرمانم پێداوە وتی ئەرێ مەڵا قار وتم بەڵێ وتی باوەڕەکە ئەم سەگە لاڵ بووە لاڵ وتم خۆ مام حاجی وەختی خۆی متەرجم ئینگلیزی نەبوو وەڕە هەر وەڕەیە بە هەر ڕەخنێ بخوێنێ بوەڕێت دوایە لەوێ دەرکرام هەر بە دەرکردن چوینە لادەیەکی تر بە ناوی خێڵی دارا خەڵکەکەی کارەبای تیان نەبوو ئاوی بۆ نەهاتوو ئەو کاتانە خەڵکەکەیشی ئەچوو بۆ داڵەهۆ هینەکە چۆڵە بوو دێکە چۆڵە بوو بێتاقەتە بووین لە دێکە هینەکە بوو پۆلێکی مەحول ئومی منێشتنە خوێنەواری ئەو ژنە گەورانە ئاهاتنیان خوێت معلیمێکیان هەبوو خەڵکی ئەو دەوری ئیسلاماباد و ئەوانە بوو ڕۆژە بە خێزانم و با بچێنە ناو پۆلەکەیانەوە مانونەویکیان لێ بکەین و مەرحەبایەکیان لێ بکەین و مەرحەبای لە مامۆستای بکەین وەڵا ڕۆشتین فعلەن مەرحەبایمان لێ کرد مامۆستاکە زۆری پێخۆش بوو دوایی چین بوو ماڵیشان مامۆستاکەت مجهین بوو زگوردی بوو ئافرەتێک بوو تەنیا خۆی بوو چونە ماڵەکەیشی پرسیار و جواب هاتە پێشەوە و پرسیار و جوابەکان بوو بە نەوعی دەرس ئیتر ئێمە هەر نەمانزانی چییە لە دوای ئەوەی گەیشتە شوێنێک نەتوانێت بگەڕێتە دواوە وتی من کاکەیم تۆ واز لە من بێنی باشە ئەگەنە پێت بزانن تو ئاوە هێنە لەگەڵ منە هەیە ئەتکوژن وتم وڵات من لێرەم و بە هەر حاڵ وتم بۆچی ئەم کوژن لەسەر چیم کردووە خولاسەکەی ئەلحەمدوللا ئیمانی هێنا و کە ئێستا دوو کوڕجوانی هەیە لە پیاوێکی ساڵحی مەهابادی مناڵەکانیش ئێستا لە ئیتالیان خۆشیان خاوەنی موەسسەیەکی خەیری ئەمجا دوای بینێک دوو برازای هەردووشان کەس بوون پۆلی 11 و 12 ئامادەی بوون بە شیعە سونی کاکەی بوون بە شیعە وتوی بین بەڵێ ئەم مامۆستا چی پرسیارتان هەیە وەڵامتان دەداتەوە هاتن یەکەم پرسیار ئەوە بوو بۆچی ئێوە ڕقتانە لە عەلی وتم کاکە گیان تۆ جارە پرسیارەکان هەرچی هەیە بەڕێزا بیکە ئەو کات من خۆم تەرتیبیانەکەم کامیان لە پێشەوە جواب بدەمەوە جوای پرسیارەکەی من نەدایەوە پرسیارەکانیان کرد من جوابی پرسیارم نەدای پرسیاریان دەورە 12 پرسیاریان کرد وتم ئێوە بۆچی بوونەتە موسڵمان باسی شیعە و سونی نەبوو بۆچی بوونەتە موسڵمان وتیان وەڵا دینەکەی خۆمان هیچ ئەساسێکی نەبوو ئەمە قورئانێکە و ئەمە باسی قیامەتە و بە هەر حاڵ ئەساسی دیارە
وتم بۆ نازانی دینەکەی خۆتان باشتر بۆ لە دینەکە ئێمە ئەوە ئەوان شیعان زۆر دژی سونیشن وتی ناگەر وامانزانایە لەسەر دینی خۆمانەماینەوە وتم فلان و فیسار لە ئەو دینەی ئێوە مەقبوڵە کارنەوەڵا زۆر شتێکی قیزەوە نادوتم لە دینەکە ئێمە هەیە بڕۆ تەماشای ڕسائیلی ئیمام بکە هاتیایەتی وتم سەی نەسرەدینی ئێوە پیاوێکی چۆنە وتیان پیاوێکی بە شەخصیەت و محتەرەم و وتم دەی پێغەمبەرەکەی وانە ئەها خێزانەکەی چ مشکلێکی خوڵقا و دوایشە پێغەمبەرەکەی هەر قبوڵی کرد وتم ئەوانەی لە دەورە پشتی سەی نەسرەدینە ئەوان پیاوی چۆنن وتی ئەوان شار پیاوی بە شەخصیەت و ئالی سڵح و وتم ئەوانەی لە دەوری پێغەمبەرەکەی ئێمە بوون هەمووی قولدڕ و هەمووی شەقاوە و تۆ سەیری عومەر نەکرد چی کرد بە فاتمە وەڵا هەڵوێستێکیان کرد و وتی دێسە ئێوە تۆڵی ئێمە چی بکەین وتم وەڵا ئەڵێم یا ئەوە دین نەبوو بە ئێوەیان و تۆ یا دینەکەی خۆتان باشترەکە لەو دینە ئێمە وتی ئەی دین کامەیە تۆ بە ئێمەی بیزانین ئیتر لە خەڵقی کەونەوە هاتم هەر پرسیارەکان لەبیر چوون وەڵا ئەلحەمدولە هەردووکیان بە موسڵمانی هەستان ئێستا دووبارە خۆی و یەکیان مێردەکەیشی عاشقی بوو بیانی کوڕێکی خزمیان ئەوی بە عشقی ئەو بوو بە موسڵمان و ئێستا لە مؤسسەیەکی خەیریان لە سنە و کچێکیان بوودان بە پیاوێکی موسڵمان و ئەلحەمدولیلا ئەمجا ئەمە یەکەمیان کە مسلمان بوو کە پوری ئەوان بوو وتم تۆ ئەچی لە ئیسلامات چیەکە لە ئیسلامابادە چیەکە وتی وەڵا خۆشکێکم لێوێ و وتم قسەیان لەگەڵا بکەین چۆنە وتی ئەو بڕیاری خۆی دا و باوەڕ ناکەم بە ئاسان بگۆڕێت شوی کردو بە ئەفسەرێکی شیعە وەڵا زمینە سازیمان کرد بتوانین بچین بۆ ماڵەوە وتم چۆ بەعزێ تعریف لە ماڵی ئێمە بکە بڵێ ئەوەنیان زەحمەت دەگەڵ مای کێشاوە هەتا خۆیان بە قەرزار بزان و حەزکەن داوەتێکمان بکەن دوای بیرم کردەوە وتم بەخوا ئەفسەر و ئەمانە بەعزێ وشکن من بڕم لە پێشە لەگەر ژنەکەی بم بە ڕەفیق باشە ڕۆژێکم هەڵبژار کە مێردەکەی لە ماڵەوە نەبێ چوم ماڵەکەم دەزۆ تەقمدا لە دەرگا بە تعریفێکە کردووە من جبەم لەبەرا بوو مێزەرم لەبەر بوو لەسەر بوو مامۆستا ڕەبیعی خوا دەرەجەی عالی بکات جبە و ئەمامەی کردە بەرما ئەوە ئەمشە هینێکی هەیە قسەیەکی بۆ خۆی هەیە کە تەقمدا لە دەرگا لەگەڵ ئافرەتەکە خوشکەکەی بۆ هاتە دەرەوە بە لەهجەی کرماشانی خۆیان مامۆستای خوا بەخێربێ و فەرموبێرە ماڵەتونە هەر حەزم کرد ماڵەکە بدۆزمەوە لە بەعزی هەواڵپرسی و مەرحەبەیمان کرد و وتم ئەگەر بڕۆم پیاوەکەی لە ماڵەوە بێت تەقەدا یەتە دەرەوە ئەم باتە ژوورەوە ئیتم کەسیان نابینم بەڵام لە پێشان ڕەفیق ناسراوی خێزانەکەی بم ئیتر خێزانەکەی ئەم ناسیێنە بە مێردەکەی ئەمە مامۆستای ئەوجا ڕۆژەیش هات و بە هەر حاڵ ئەمجا بابێنەوە سەر جبۆ ئەمامەکە کاتی مامۆستا ڕەبیعی بە مەراسمێکی گەورە مەجموعەیە مامۆستا هاتن لە کرماشان و لە پاوە و ئەمانەوە مەراسمی گیرا و جلوبەرگیان کردە بەر من لەوێ ئەو با بڵین متەوەلی ئەو مزگەوتە زۆر تووڕە و بێتاقەت بوو و خۆی ئیمامەتیشە کرد ئیتر وتی کەر هەرچەنە کورتانی بگۆڕی هەر کەرە ئێسش ئەو کاسێتە لە هینا ماوە لەلای برانی ئەو ناوەمەوە لێ دەنەوە پێەکەنن لە نەتیجە ئەم خۆش ژن و مێردە بوونە کەسانێکی ئەلحەمدوللا جددی و ساڵح دوو کچیان هەبوو هەر بە مناڵی ئیتر بە ئیماندارانە پەروەردەیان کردن دوایی یەکێک لە کچەکانیاندا بە کوڕێکی مەنتیقەی سەرپێڵ کوڕێکی سونی مناڵێکیان بوو زۆر خۆشیان ئەبردە سەرکو ئەلە جووتێ کۆتری نێرومی ئەگەڕان لە گوێی چەمێ زۆر خۆشیان ئەبردە سەر خۆشی بۆ کێ تا سەر ئەوانیش زۆر خۆشیان ئەبردە سەر ئێوارەیەک کوڕەکە ناوی عەلی بوو کچەکە ناوی ڕاحیلە بوو وتی ڕاحیلە حەزەکەم بڕۆین پیاسەیەکی دەرەوە بکەین خەم تااقەتم لە ماڵەوە
ئەوشتی وەڵام من مەشغۆڵی ئیشم و کچەکە ئەگری و بە هەر حاڵ تۆ بڕۆ من تااقەتم نییە وتی آخر بەیەوە خۆشە وتی بەخ ئێمە تااقەتمانی تۆ بڕۆ ئەو بەڵێ بەڵێ مێرد چووە دەرە و زەلزەلە هات بەڵێ بۆ مەلەرزە هات و سەرپێڵ وێران بوو ماڵی ئەوان سێقات تەخت بوو بەسەر ژن و مناڵە بەڵێ بەسەر ژن و مناڵە ئیتر ڕێک کەپس بووە هەرسێ سەقفەکە ئیتر ئەوان شیوەن و گریان و نەکشوەن و گریان لە هەموو لایەکەوە چونکە هەر کەسە مابوو شیوەنێ کرد بۆ ئەوانی کە نەماون ماسا بۆ مەلەرزەکەی هێن بۆ کاتی کە دەربەنی خانیش بەڵێ ئەوەی پار پێرار ئیتر کەسوکاری زۆر عاتیفی بوون زۆر ناڕەحەت بوون یەکێک لە خوشکەکەی تری کە ئەویش ئەلحەمدوللا هەر کەسێکی دیندار و باش شووی کرد بوو بە کوڕە پورێکی خۆی ئەویش هەر دیندار ئەلحەمدولیلا یعنی حدودی دەوری چل کەسێکە بنێسە چل کەسێک 50 کەسێک شەو ڕاحیلەیەتە خەوی پێی ئەڵێ ڕاحیلە چۆن بوو بوویتە ژێر ئەو وێرانەوە وتی من هیچ وێرانم نەبینی هیچ ناڕەحەتیم نەبینی لە حەزەیەک پێش وێرانە یەکێک هات دەستی گرتین بردنە مزگەوتەوە من و کچەکەیش بینیمان دنیا وێران بوو بەڵام ئێمەتیانە بووین ئێمەتیانە بوو و ئەمە مردنی هەموو کەسێکی ئیماندارە کە ناڕەحەتی نابینێت نەقڵە بێت ڕاست مامۆستا ببوورە هینێکمان هەیە ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکەی ئینشاڵڵا درێژە بە گفتوگۆکەمانە دێن بەس بە ناوبڕەکە وەرگرین چونکە ئیلتیزامە ئەبێ ئیلتیزامی پێوە بکەین ڕاستەکەی بەڵە خۆشەویستانە چینە ناوبڕێک و دواتر بە خزمەت خۆشەویست دەگەینەوە. بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناگا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاقیکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شوێنێک لێبنی خۆش دەرەچێت چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە ئاستێرە 350 پەنجەرە ئەو ئۆفەر و داشکاندانن کە تایبەتن بە تۆ لەگەڵ لایفستایلی تۆدا گونجاو لە ڕێم خزمەت گوزاریەوە دەتوانیت تا 5 هێندە باڵانسی بێبەرامبەر بۆ پەیوەندی بەدەست بهێنیت لەگەڵ داشکاندن کە دەگاتە لە 150 لەسەر پاکێجەکانی ئینتەرنێت و پەیوەندی هەروەها بەکارهێنانی بێبەرامبەری سناپچات لە چەند پاکێجێکی دیاریکراوی ئینتەرنێتدا چەندین تایبەتمەندی و ئۆفەری داشکێنراوی تریش با چاوت لەسەر ئاستێرە 350 پەنجەرە بێت تا داشکاندن و ئۆفەرە تایبەتەکان بزانیت لە ڕێی پەیوەندیکردن یان ئەپلیکیشنی ئاسێسەوە لەگەڵ حەبی ئیکۆپڵ هێزی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەت ببینە. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عەتەر یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە.
پەیمانگەی یادگار پەیمانگای یەکەمەکەی شار ناوتۆمارکردن دەستی پێکرد بۆ بەهێزترین پۆلی 12 لێرە بەستافێک لە مامۆستایانی نمونەی و ناسراوەکانی شار بە درێژایی ئەم وەرزە لەسەر جەمڕۆژەکانی هەفتە لەگەڵتان دەبین بۆ ئەوەی ببنە خوێندکارێکی نمونەی و سەرکەوتوو. خوێندکارانی ئازیز ئێمە لەم خولەدا زۆر بە وردی و بە پراکتیکی وانەکان شی دەکەینەوە منهەج زۆر بە جوانی و شێوازێکی زانستیانە تەواو دەکەین. پەیمانگای یادگار ماڵی زۆرترین خوێندکاری لە باڵاو یەکەمەکانی هەرێم. هەر بۆیە دەمانەوێت ئێوەش یەکێک بن لە یەکەمەکانی هەرێم. لەگەڵەوەشدا چەندین سمیناری گرنگ و بەرنامەی تایبەتی سەعیکردندا بۆ دادەنین تاوەکو بگەن بە ئامانجەکانی خۆتان ئامادە بن بۆ تاقیکردنەوەی وزار. پێکەوە هەنگاو بەرەو داهاتوێکی گەشت دەنین لە پەیمانگای یەکەمەکەی شارەوە چاوەڕواتە. ناونیشان گەڕەکی مامۆستایان جووتسایدی مامۆستایان خوار مزگەوتی قازی محەممەد یاخود دەتوانی پەیوەندی بکەی بەم ژمارانەوە. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا باڵەخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە سەرسامکەر شاکارێکی ئەندازیاری لە هەر جەیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵت دادێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەیی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی جوانیە لە دڵی سروشدا. ئۆڤێرا بەهێزترین موبەریدەی پلاستیک، دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵنانی هەوا، فلتەرێکی ئەستوری ئۆرجینەڵ، کەمترین دەنگی هەیە و دەگرمانە، ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە، بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرا شایەنی ماڵی تۆیە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس پیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرچ بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لەیەکادا ئەم جلەکانت بۆشوە و ئەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان تێبێت. ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکرا. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە، ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە، بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. هۆڵەندی ئەسڵی هۆڵەندیە، داوەڕەکەی هۆڵەندیە، مانگاکەی هۆڵەندیە، شوانەکەشی هۆڵەندیە، شیرێکی سروشتی و خاوێن. هۆڵەندیە حاجی هۆڵەندیە، ئەم شیرە هۆڵەندیە. دانەیەکەم بەرەبی بەمە ماڵەوە بیچۆنەمە هۆڵەندیە هۆڵەندی. ئێوەش بیرتان بێت شیرێکی سروشتی و خاوێن شیری ئۆرۆیە. Melk van Euro wordt gemaakt in de boerderijen van Nederland.
خەجێ خانم یەکەمین براندی بەرهەمە خۆماڵیەکان. ڕەمەزان مانگی خێر و بەخشندەییە. ئەم مانگە لە 150 باڵانسی زیادە بە دیاری وەربگرە. هەر جارێک هێڵەکەت بە 10,000 دینار یان زیاتر پڕ بکەیتەوە. تا باڵانسی زیاتریش پڕ بکەیتەوە باڵانسی زیاتر بەدەستێنیت. هاوڕێتیمان لە مانگی خێر و خۆشیدا زیاد دەکات. لەگەڵ زیادبوونی باڵانسا هەر جارێک هێڵەکەت پڕ بکەیتەوە. بۆ بەشداری ژمارێک بنێرە بۆ 211 پاشان هێڵەکەت پڕ بکەرەوە. ڕەمەدان فێست پێشانگە و فیستیڤاڵی نێودوڵەتی بازارکردن لە ڕەمەزان لە 7 تاوەکو 7 سوار پێش بەربانگ تاوەکو پارشێو. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە. کۆمپانیەکەمان هەڵدەسێت بە گەشتی پیرۆزی عومرە بۆ هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوە. گەشتی عومرە ئارامی دڵ و دەروونە لەگەڵ پیرۆزیەکانی خوای گەورەدا. شوێنی نزیک و باشترین خزمەتگوزاری لە تایبەتمەندیەکانی کۆمپانیای سەماواتە. ڕابردوو سەلمێنەری وتەکانمانە. ئیحرام بۆ پیاوان و سەرپۆش بۆ دایکان. دابینکردنی دوو جانتای قەبارە جیاواز دیاری کۆمپانیای سەماواتە. گەشتەکانی کۆمپانیای سەماوات بە سەرپەرشتی عەبدوڵڵای مەلاسەعیدی سیاگوێزی. ناونیشانی کۆمپانیای سەماوات سلێمانی دارۆغا بەرامبەر مزگەوتی دارۆغا. لەگەڵ حەبی ئیکۆپڵ هێزی ڕاستەقینەی ئۆتۆمبیلەکەت ببینە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ مامۆستا خۆشەویست بپرسیارەکەی خۆم هەر لە بیرە و وا هەستیشەکەم وەڵامم دەست نەکەوتووە. ئێسان پێی خۆشەمانجی ڕەمەزانە و بەڕۆژوو بووە و شەونوێژی کردووە و دەشەوی کۆتایی ڕەمەزانە ماوەتەوە و حەزەکە بزانە خوا تا چەند لێ ڕازی بووە. ئایا ڕەزامەندی خوای گەورەی بەدەستێنا؟ بابەتەکەمان تۆزێکی ماوە تەواوی کەم و وەڵامەتە دەمەوە ئینشاءالله. ئەڵێ ئێمە کە بینیمان دنیا وێران بوو خەڵک شیوەنی ئەکردی پێمان سیر بوو بۆچی شیوە نەکەن؟ بەڵێ بەڵێ دنیا ڕووخاوە دنیا وێران بۆ وێران بووە. دڵێکی ئارام حاڵەتی ڕۆحی من ئەم مردوەکە ئیگێڕێتەوە بۆ خوشکەکەی. ئەڵێ بە تەواوی ئێمە ئارام بین عەلیمان ئەبینی شیوەنیە کرد یعنی مێردەکەی ئێمە پێکەنینمان هات ئەو مناڵەکەی. ئیتر ئێمە هیچ ناڕەحەتیمان نەبینیوە. منی وتم ژیانی مومین هەروایە. نمونەی سەیدم گێڕایەوە کە زەینەب الغەزالی ئەڵێ ئەو شەوەی کە حکمی ئیعدامی دەرچوو خەبەریان داینە ملی کرا بە پەتا ئەڵێ 3 شەو لەسەر یەک خەوم لێ نەکەوت لەگەڵ ئەمینەی خوشکیە. یەک لەحزە کە چۆکم نابوو بە سنگمەوە ئەژنم نابوو بە سنگمەوە یەک خەونچکە بردمەوە لە خەونچکە بینیم سەید وا هات. پێوتم بۆ ناڕەحەتن سوێنی خوارد سوێن هیچ ناڕەحەتیم نەبینیوە. پەتەکە یای لە ملم پێغەمبەری خوا دەستی گرتم و بردمی بۆکوێ بۆ مەدینە. کام مەدینە؟ ئەم مەدینە قەڵەباڵ و پڕ فەوزا و زەوزا نا. ئەو مەدینە منەوەرە و نورانی ئەو کاتە کە گرد و خۆڵەکەیش کە ڕێگەت ئەکرد هەڵ ئەسا و بەرز ئەبوویەوە هەستت بە بەرەکەت و نور ئەکرد. ئەڵێ من لە مەدینا بووم لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. یەکەم شوێن ڕۆیشتین چون بۆ ماڵی ئەبوو ئەیوب. دوای یەکەیە کە ئەبوو بەکر و عومەر عوسمان تەلحە زوبەیر هاتن ئەمجا گەڕان بە کۆڵانەکانی مەدینەیە هەتاوەکو لاشە لێرە لە قەفڕەی تەواو کردووە. چاو دەرهاتۆتە دەرەوە زمان درێژ بووە خوێن بە گوێچکە و چاوە هاتۆتە دەرەوە. من لەوێ گەشت و گەڕیانم کردووە. ئێستا وتی ئاوا دەستی ڕاکێشا ئەوە جێگاکەمە کە سەیرم کرد تەنها ئەتوان بڵێم بەهەشت ئیتر ناکرێ بڵێم باخەریا چی
ئەوم بۆ جێڕانەوە وتم هەموو ئیماندارێک ئەوەن مەسیری شێوازی مەرگێتی و ئەوەیش شوێن و نیشتەجەکەیەتی کەواتە گەورەترین هەدیە کە ئێمە چاوەڕێ بین پێمان بدرێ مەرگە چونکە تەنها لە بینی ئیماندار و بەهەشتا و گەشتن بە ئارەزۆکانە ئەو دیوارە سەختەیە کە مەرگە ڕێگەی لێگرتوین کەی بدڕێ و چینە ئەو دیوەوە وەڵامەکەی جەنابەت دڵی مرۆڤ وەکو سەحنی سەتەلایت وایە زۆر جار ئەیگەڕیت ئەو هینە نادۆزێتەوە ئەو تەرەدودە نادۆزێتەوە ئەو مەجموعەیە نادۆزێتەوە بەڵام کاتی دۆزیەوە یەکسەر سەسوورەکانیان ئەم دڵیش ئاوا ئەگەڕێت کە ئەڵڵایش نوری ئاسمانان و زەویە ئەڵڵاه نور السەماوات والأرض کاتی لەگەڵ گەڕانەکە یای لە مەسدەری نورەکە سەرچاوی نورەکە ئەو دڵە نورانی ئەوێ ڕووناکە بێتەوە کە ڕووناگوێەوە هەست بە لاشەیەکی سووکەکەیت هەست بە پێکەنین ئەەکەیت هەست بە ئارامش ئەەکەیت ئەمجا پێکەنین نایە ئەو کاتە چونکە شەوقەکە ئەوەنە زۆرە لە ئاستی پێکەنینانیە قوڵپەی گریانیت قوڵپەی گریانی شادی ئەوە دیارە ئیتر خوای گەورە لێت ڕاستیە دوای ئەوە چی ئەبێ ئیتر پەرژین بکەی من ئەم ڕزایەتم لە دەست دەرنەچێت چونکە بەڕاستی ئەو سەحنە هەر ڕەشەبایەک ئەتوانێت بیچەرخێنێ و لەسەر مەسدەری ڕووناکیەکە بیترازێنێت بۆیە ئەبێ چواردەوری ئەو دڵە بگیرێت کە ئیتر بەم لاورا لا نەکاتەوە لەو بێنیشە جارجار ئەو چێژەمان لێ ئەسنرێتەوە بۆچی بۆی ڕاکی بە شوێنە بۆی بگری بۆی بڵێ کوا وەنم کرد چونکە ئەگەر بەردەوام بێ لە بیرت ئەچێتەوە ئەو گرنگی نامێنێ هەروکو چۆن ئێمە مسلمانین بەقەی ئەوروپایە کە تازە مسلمانە بێت تامی ئەم دینە نازانین چونکە لە زۆر هەمانە بۆیە جارجار ئاوا لێمانە سێنێتەوە تا مەجنون ئاسا بە شوێن لەیلا چۆن ئەگری و دۆڵا و دۆڵ و نایدۆزێتەوە ئاوا لێمانی ئەسێنێتەوە تا بەگریان بەرو بگەڕێ بە شوێنیا دۆڵا و دۆڵ حاڵت لێبێت کاتێکە زانی جارێکی تر لە شوێنێکی تر ئەوە تروسکەیەکی بۆ لایتەوە ئەوە تام لێرە وە جارێکی تر دڵت خۆشە بێت دڕک و داڵ ناناسیت بەرز و نزم ناناسیت پێی پێخاوس ناناسیت بەرەو نورەکە ئەڕۆی سێرەکەی دوو دۆڵەت بشکنی و کاتی بەرزە بیتەوە وانە زیگمەوە دووارە دیار نامالەی سندیتەوە بۆی هەمتر جارتر ئەوداڵ بیتەوە چونکە خوای گەورە ئەو ئەوداڵی بەلاوە زۆر شیرین و خۆشە مامۆستا بخۆ دەزانی ئێمە لە کۆتایەکانی ڕەمەزانی نازانم ئێمە ئەو شیرینی ئیمانیە زۆر جارەوەی کە جەناب دەڵێی کە دۆڵا و دۆڵەکەین لێمانوو نەبێ هەندێک فرسەت دەدۆزینەوە کە نورەکە ببینین ڕەمەزانیش بەخۆ یەکێکە لە ڕێگاکان کامان بە بەرەو نورەکە بەڵام ئەو تا ڕەمەزان گەشتە کۆتایی ئەی چی بکەین من گلەی یەکەم ئەتوان بڵم لە کاناڵەکان لە مامۆستاکان لە هەموو بانخوازان هەیە نابێ ئێمە ئاخر ڕۆژی ڕەمەزان هەڵسین باسی فەزائی لە ڕەمەزان بکەین باسی لەعلەکم تەتەقون بکەین ئەبێ یەک مانگی بمێنێ بۆ ڕەمەزان ئەو خەڵکە ئامادە بکەیت چی بکات کاتی ڕەمەزان هاتە پێشەوە ڕۆژی جومعەی دووهەم ڕۆژی ڕەمەزان کە پێنجشەمە ڕەمەزان بوو ڕۆژی جومعە ئەو خەڵکە هەموو بە ڕۆژوە ئەو خەڵکە پێشوازی لە ڕەمەزان کردووە لە دوعاکانە وتوێتی اللهم بەلیغنە ڕەمەزان پێش ئەوەی ڕەمەزان بێت لە مزگەوت هاتینە دەرەوە شەڕێک بوو زۆر ناشرین پەلاماری کەسێکیان ئەدا کە دەستیان نەگەیشتە خۆی حدودی 200 کیلۆ گوێز لە ناو هینەکەیە بوو چەپەرەکەیە بوو لەسەر مێزەکەیە بوو لەگەڵ ئەوە ڕژاندیانە بەرپێ ئەو هەموو عالەمە وەکو ئەوەی نازان بەڵێم چی نە مزگەوت هەبێ نە ڕەمەزان هەبێ لە کاتێکە ئێمە هەنێکمان ممکنە بینی بێتان با پێمان باسی جوولەکەکان ئەکەن جوولەکەیە کە لەسەر زمانی داوود و عیسا نەعلەتیان لێکراوە
باشە ڕۆژانی شەمە ئەوترا کە دایە ناوە بۆ عیبادەت تەنیا ڕۆژێک ئەوترا بڕۆژە تێ هەڵدایان لایەن ناکردەوە هینا شەمەیە جینەوە پێ بدایەن ماڵە بدزینایە ماڵە بە بردنایە تێ هەڵدایان لایەن ناکردەوە شلێک لەبەرەوەی شەمەیە شەمە ناشکێنن دەی پێغەمەری ئازیز عەلەیهی سەلات و بەرەکات لە هەر کاتێکە ڕۆژووی سنەت کە ئەگەر داوات کرای پێتەڵە بیشکێنە داوات کرای بۆ وەلیمەیەک بۆ خواردنێک بۆ میوانیەک ئەڵێ کاتی جنێوێکیان پێدای بڵێ بە ڕۆژوم قسەیان پێوتی بڵێ بە ڕۆژوم ویستیان لێدەن بڵێ بە ڕۆژوم تا یا شەرمەکە یا خوا گوێچکەی بگرێت دەی ئێمە ڕۆژەوانەکان و ڕۆژی جومعە کە حەجل مەساکینە مانگی ڕەمەزان کە بۆ لەعەلەکم تەتەقونە لە دەرگای مزگەوتەکە ئەو شەڕە گەورە کرا لەسەر شتێکی زۆر بەسیت ئێمە ئامادەیمان نییە بۆ چوونە ڕەمەزان بۆیە ڕەمەزان تەواو ئەبێ شتێکمان نەکردووە بەڵام بە هەر حاڵ لە هەر لە حەزەیەکە ئینسان ڕائەچڵێکی خوای گەورە لێوەلی قوبوڵەکات ئێستا ئێمە شەوێکمان ماوە شەوەکەی شەوی تاکە یەکێکە لە شەوەکانی قەدر ئەکرێ ڕاکەم بەرە و مزگەوت بڵێم خوای گیان یەکەم جار خۆت فەرمووتە ئودعونی ئەستەجیب لەکم داوات نەکردو تۆ ئەگەر تاوانبار نەبیت ئەگەر پیاوچاک بیت وتوتە بانگم کە خوایە خلاف لە وعدی خۆتانیە خوای ڕەمەزان سفرەی دعوەت و خوانی خۆتە فەقیر و هەژارەکان بانگ ئەەکەیتە سەری خوای گیان لەم دنیاە کە وەلیمەیەک ئەکرێ کە دعوەتێک ئەکرێ ئەگەر کەسێکی لەلاوە خۆی ئەکاتە ژوورە دعوەتیش نەکراوە هیچ کەس دەری ناکاتە دەرەوە ئیلا تێر ئەکرێت خوایان دەی هیچ کەس بەقەیتۆ بەغیرەت نییە هیچ کەس بەقەیتۆ سەخاوەتمەند نییە هیچ کەس بەقەیتۆ دەوڵەمەند نییە خوایان لەسەر سفرەکەت بە خاڵی دەرم نەکەیتە دەرەوە مۆسەقار ئەگەر ئەخیر پرسیار کاتەکەمان زۆر کەیماوە ئەخیر پرسیار ئەوی شەوەیە کە ئەگەر کەسی هەبێ ئایسە گوێ لە ئێمە بێ بیسەر و بینەری ئێمە بێت و ئەم بەرنامەیە ببینێ و تا ئەمڕۆ ڕۆژووی نەگرتووە تەوبەیشی نەکردووە ئەم شەوی لە بەردەستایە ئایا خوای گەورە ئەم شەوی بیستنەوە قبوڵێکا بەیانی بە ڕۆژوو بێت و ئەم شەو تەوبەیت صحیح بکە ئینشەڵڵا لەم شەوی قەدراوە قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا بلو هو بندكانم هو أوان لي هيج گناه قصورتان نكردوا وەکو ئەسپی سەرشێتی ڕەشۆ لە سەردا ماڵراو هەموو پەرژێنێکتان شکاندووە خوا زۆر میهرەبانە زۆر دروستکراوەکانی خۆی خۆش ئەوێ هیچی لێ زیاو نییە حەز ناکە هیچ کەس بخاتە دۆزەخ تۆ کەی گەڕایتەوە بۆ خوای گەورە باوەشی فراوانی بۆ کردێتەوە دەی شەرم بکە لە خوا دەی بگەڕەرەوە بۆ لای خوا دەی ئیمشەو بگرە و من وعدت ئەدەمێ ڕۆژی قیامەتت لەسەر من جواب ئەدەمەوە بەشە تۆ تەوبەیەکی سادقانە بکە لە ڕۆژی قیامەتە لەسەر وعدی خوا خۆی من جوابی دوو گوناهەکانتە دەمەوە سپاس دەکەین خۆتان خەر بێ قادە دەرەشی سپاس دەکەین خی گەورە پاداش لەم بەش لە بەرنامەکە لەگەڵمانە بووی سوپاسانەکەم لە خزمەتانە بم مەمنونم لەوەی کە داوەتان کردم خۆم بە مشەڕەف ئەزانم لەم شوێنە شەریفە لەنگەڵ ئەم جەمع شەریفە دانیشتوم سپاس دەکەم بەڵە خۆشەویستان ناوبەڕێکی کورد وەرەگرین ڕێکلامی سپۆنسەرەکانمان دواتر لە بەشێکی دیکەی بەرنامەکە بە خزمەت ئێوەی خۆشەویست ئەەکەینەوە لەگەڵتانە گفتوگۆی چۆنەڵی تەندروستی یاخود با بڵێن بابەتێکی تری تەندروستی ئەەکەین بۆ هیوای لەگەڵمانە بمێنەوە فەرموون بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ
بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاترین کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. خۆشەویستان ئێمە سەرەتای ڕەمەزان بوو کە دکتۆرێکی زۆر خۆشەویستە میوانی بەرنامەکەمان بۆ ئێستش لە کۆتاییەکانی ڕەمەزانە هەر هەبێتە میوانی ئەم گەوهرستانەی خۆمان لە 24 ڕەمەزانە دکتۆر سیورە عەبدوڵڵا پسپۆری نەخۆشیەکانی قەڵەوی و خۆراکە باسی ڕێخستنەوەی خۆراکمان بۆکە لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان. زۆر باشە تەوان ئێمە لە ڕەمەزانە کاک شێخ مائیدەمەوە فێرکردو کەممان شەداوەتێ جامانەوێ لە ڕۆژانی جەژنەوە ئێتر بە خێرایی و بە گوژمەی خێرا خواردنی بینیەکە ئەمەش هەڵەیەکی گەوراکەین بەڵام گفتوگۆکە لەگەڵ دکتۆر سیرواناکەین دکتۆر سیروان فەرموو. السلام عليكم. عليكم السلام. دکتۆر زۆر زۆر سپاس دکتۆر بینەرەکانیشمان زۆر حەزیان لە قسەی توێ خۆشمان مەمنونی جەنابیانم دڵ ئاگای لە دڵە و ئەرکی سەرشانی ئەمێ خزمەتیان کەین. سپاس زۆر سپاس. دکتۆر ئێمە باسیشم کرد بم ئەو کاتە لەگەڵ کاک شێخاوتم لەم ڕەمەزانە ڕەنگە چاکمان کرد بێم ینی زۆر عیبادەتی وەرگمان نەکردووە عیبادەتی خوامان کردووە بەڵام ینی لە دوای ڕەمەزان لە ڕۆژی جەژنەوە ئیترە گەڕێنەوە بۆ ئوسوڵێک کە ئوسوڵەکە وازانم تۆش تەبابی لەگەڵمانە هەڵەیە ئیتر نییە ئێستا ڕۆژی جێژن ڕەنگە هەر لە شیرینی و پاقلاوە و چوزانم گۆشت و قەل و دوای چەرەس و اینجا شەربەت و ئامانە نییە ینی دەست بکەینەوە بە خواردنەکە بەجددی باشەکەین یا خراپەکەین. کاک پەیوەنجیان من زۆر سپاسی جەنابتانەکەم و سپاسی کەناڵی پەیامەکەم چکە بەڕاستی جێ خۆتان کردوتەوە لە ناو کۆمەڵگای کوردیەوە کۆمەڵگای خۆمانە و بینەرتان زۆرە لەبەرەوە ئەم هەلە ئەقۆزمەوە پێشەوەی وەڵامی پرسیارەکەی جەناب بمەوە بە تەکید وەڵامی شێمەوە بەس بەڕاستی هەندێک ئاماری ترسناک ئەگەر بتوانم شەی ترسناک بکەم بە تۆقێنەر بیگەێنم بە خەڵکی خۆشەویست و بینێری خۆشەویست بۆی بزانێت چەند زەرورە ئێمە خزمەتی ئەم لەشە بکەین. کاک شێخ کاک پەیوەند مرۆڤی ئەمریکی معدل 79 ساڵەژی مرۆڤ یابانی معدل 85 ساڵەژی ئێران 74 75 ساڵەژی یابان 85 ئەژی ئێمە عێراقی 69 و 70 ساڵەژی باش ئێمە مسلمانین ئێمە عیبادەت و وینی خی گەوراکەین بۆچی ئێمە 15 ساڵ لە یابانی کەمتر بژین ئەمە غەدرێکی ئێران تەندروستتر ئەژی آخر من لێرەوە ئێمە سەر ئەوەی بۆچی ئەوان یابان 15 ساڵ زیاتر لە ئێمە بژی لەگەڵ خۆشەویستی خۆیان لەگەڵ مناڵی خۆیان لەگەڵ کە سوکاری خۆیان بە تەندروستیی باش بۆچی ئەمریکی 79 ساڵ بژی بۆچی ئێرانی 75 ساڵ بژی
هند 71 ساڵەژی ئێمە 69 و 70 ساڵەژین بۆچی عێراق بەعام کە کوردستانی شلێتەوە کەمەژین بینە سەر ڕێژەی قەڵەوی لە منطقەی شەرقی ئەوسەتا معدلی قەڵەوی لە ئافرەتا لە سەتا دەیە لە پیاوە 7.5 و کە ئەڵێم قەڵەوی چێژ زیادی ناڵێم قەڵەوی بە پێ بە دیماسندێز کە لە 30 بۆ سەرەوە بێ لەم عێراقەیە ئافرەت لە سەتا چلی قەڵەوە کە لە منطقەکەمانە لە سەتادەیە چوار ئەوەندەی منطقەکە ئافرەت لە وڵاتی ئەمەیە کە کوردی شەگرێتەوە قەڵەوە پیاوە 26.5 و ئەمە ئاماری WHO ئەمە تۆقێنەرە چونکە العقل السەلیم في الجسم السەلیم ئێمە سەحەتمان لە دەستداوە هۆکارەکانی زۆرن یعنی کاگە شێخ کاک پەیوەند من نامێ بچمە ناو سیاسەتەوە بەڵام خواردن و خۆراک و تەندروستی بۆتە بەشێک لە سیاست لە وڵاتانی دنیاە کە انتخابات ئەکرێ باسیەوەکە ئەڵێ بەرنامەی انتخابی من ئەوەنە لە بوجەدانیم بۆ تەندروستی بۆ خەستەخانە بۆ ئامار بۆ خزمەتی خەڵک بۆ سەوزکردنی وڵات وڵێ جا یەکێ لە شتە هەرە گرنگەکان مۆزوعی تەندروستی مرۆڤە و تەندروستی مرۆڤ سێ شتە گرێتەوە کە خوای گەورە لە دینیشە تەنزیمی کردووە خەوە جوڵەیە خواردنە پێشەوە بێمە سەر وەڵامی جەنابەکە کە باسی خواردنەکەی من ئەمێ لێرەوە بە خەڵکی بڵێم تو ئەو خوایە ئاگاتان لە مناڵی خۆتان بێ داهاتووی ئێمە مناڵەکانمانن دکتۆر و مهندیس و ئەو کەسانی کە ئەم وڵاتە بن بەڕێوە مناڵەکانمانن ئێمە ئەبێ ئاگاداری مناڵەکانمان بین ئەنجا لە وڵاتان حکوومەتەکان دێن بەرنامەدا ئەنێن لە ڕەوزەوە ئەو ڕۆزەیە چەنی باخیتیا بێ خواردنی چی بێ جوڵەی چەند بێ لە مەکتەبەکانە من لە 65 چوومەتە مەکتەب کاگە شێخ کاک پەیوەند لە وەغایە ئێمە هەفتەی 2 سعات 3 سعات وەرزشمان هەبوو ئێستا دەرسی وەرزش هەر نەماوە لە مەکتەبەکانە جوڵە نەماوە لە مەکتەبەکانە من ئەم شتانە باسەکەم کە هەم حکومەت و دەسەڵات هەم دایک و باوک و ئێمە وەکو فەردێک ئەبێ دەست بخینە دەستێکەوە بۆی تەندروستی خۆمان بپارێزین بەس بەداخەوە حکومەتەکانمان و حکومەتەکەمان بەهۆی زروفی تایبەتی خۆیەوە من نامێ بچمە سیاسەتەوە بەڵام نقصانی زۆری هەیە وەرە چەند گوند و شار هەیە لەم سلێمانیە دروست کراوە باشە حساب بۆ کراوە مناڵ لە شوقەیەکە ئەژی لە بۆکسێکە لە قاڵبێکایە کەی بچێتە دەرەوە یاری بکە کەی بچێتە دەرەوە بجوڵێ ئێمە مناڵ بووین چوونە کۆڵان تۆپێنمانە کرد هەلوچێنمان هەڵماتێنمانە کرد کە تۆ مناڵ کە مەژوڵ یاری بێ گوێنایەتە خواردن بەڵام مناڵی ئێستا ئەگەر سەیری کەی مۆبایلی بەدەستەوەیە یاری ئینتەرنێتەکە چپس ئەخوا ئەندۆمی ئەخوا ئەوەی کە برسیە کاوردە وردە قەڵەوە بێ هەتا دکتۆر بمبورە هەتا دیزایانی خانوبەرەی ئێستا کە هەر هەمووی بینایە و مەدخەلێک لە پێشەوە کە دائەخرێ کەپسی کردووە جاران خانوو کە دروست حوشەیەکی گەورەی هەبوو شوێنی یاریکردن هەبوو ئێستا دایک و باوکەکان تەحمل ناکەن لە ژوورەوە مناڵەکان یاری بکەن شوێنی یاریان نییە یا حوشەشیان لێ لەکوێ یاری بکەن يعني ئەوە بۆ تەزریق قسەکەی جەنابەت کە حتا دیزایانی خانوبەرەیەمەش یارمەتی دەرنیە بۆ تەندروستە باشی کە جەنابتەوە ئەنجا بینە سەر مۆزوعی خەو کاگە شێخ کاک پەیوەند بۆچی خوای گەورە مرۆڤی دروست کردووە لە تاریکیە کوێرین وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا ئەم لەشە بە ڕۆژ نوع ئەنزیماتێک و هۆرمۆناتێک چالاکە بە شەو نەوە هۆرمۆنەت و ئەنزیماتێکی تر چالاکە کە سیانەی لەشی مرۆڤەکات و ئێمە لە کاتی خەوا سیانەکەینەوە من جاری وایە ڕۆژەکەم و ئیشەکەین هیلاکی نینەوە ماڵێ سەعات دەی شەو ئەخەوی شەشی بەیانی هەڵەسی ئەڵی تازە لەدایک بووی هیچ هیلاکی نەماوە مێشکت سافە بەڵام وەرە لە سەعات 2 شەوە بخەوە 2 نیوەڕۆ لە خەو هەستە 12 سەعات بخەوە سەیرەکەی هەڵەسی جێژی جاری وایە سەری لێخوڕی ڕێگال لێ تێکەچێ خەو زۆر گرنگە کاک پەیوەند من بۆیە ئەم خاڵانە باسەکەم چونکە ئەمە بەشێکە لە تەندروستی نەک خواردنەکە باوەڕکە نەخۆشیە بۆ عیادە پێڵم ئەم مناڵی تۆ ناتەندروستە هەیە قەڵەوە هەیە زۆر زەعیفە ئەڵێم ئەبێ سەعات دەبخەوێ من کە 18 ساڵ بووم کاتی خۆی باوکم بووە سەعات 8 ئەخبار ئەوێدەی مناڵ بۆ خەو لە 8ەوە ئەخەوتین ئێستا مناڵ 12 ئەخەوێ 1 و 2 ئەخەوێ باشە ئەم مناڵە لەشی سیانە دەوری سیانە ڕوونایە لە کاتی خۆیان ناخەوێ ئەنجا شتێکی زۆر گرنگ کاکە شێخوانیە زۆر بینەر ئەم شتە نەزانێ مەوزوعی گڵۆپی سپی مەوزوعی لێد یعنی ئەم چاوە تەنها پەنجەرەیە بۆ مێشکی مرۆڤ کە گڵۆپی سپی کە لە ناو چاوی ئێمە بەشێکی ئەبێ بە شین پێڵێن بلو لایت
ئەمە کە ئەچێت لە مێشک مێشک ئێمە بەوە تەفسیریەکە هێشتا ڕۆژە یخوای گەورە مێشکی ئێمە وا دروست کردووە هەدا ڕۆژ بێ هۆرمۆنی خەو کە ناوی میلاتۆنین ئەفراز ناکرێت ئێمە ئەبێ هەوڵدەین لە ماڵەکانمانە لە سەعات 8ەوە گڵۆبە زەردەکەی جاران دانین سیرەکەی زەردەکە دانی ئۆتۆماتیک ئەگەیتە سەعات 11 خەریکە خەواڵوەبی خەو لێکەوە خەو زۆر گرنگە ئێمە سێ شت مهمە بۆ تەندروستی خواردن ڕاستە جوڵە ڕاستە بەڵام خەویش زۆر سەرەکیە نابێ خەو ئەمالکەین ئەو کەسانەی ئیشیان خەفارەتە و لە شوێنەکە ئیشەکە شفتی شەویەوە دەسەڵاتی نییە بەڵام ئێمە ئەبێ گوێ بدەینەخەوە ئەبێ لە مناڵیەوە دەست پێ بکەین ئەبێ ئاگاداری مناڵەکان بین کاکە شێخ ئەحسایات لە عێراقا نییە ئەحسایاتی ئۆروپا ئەڵێ لە 140 مناڵ قەڵەوە لە ئەمریکا لە بریتانیا کە ئەوەندە گوێ دەنە مناڵ و سعاتێکیان دانا هەموو ڕۆژێ بۆ وەرزش لە مەکتەب تەسقیفی خواردنیانەکەن ئەبێ مناڵی ئێمە چی بەسەر نسبەکە چەند بێت بەڵێ ئەنجا دێنە سەر مەوزوعی مانگی ڕەمەزانی پیرۆز ڕۆژوو نعمەتێکی زۆر گەورەیە و لە بەرنامەی پێشوە باسم کرد سوودەکانی چەنە هەم لە ناحیەی کێشەوەدا ئابەزین هەم لە ناحیەی نەخۆشیەکانەوە بە زەخت و شەکرە و غەیری و شێرپەنجەشی تایە گەنجبوونەوەی خانەکانی مرۆڤە ئەوانە هەمووی تایە نعمەتێکی گەورەی لە ڕۆژووە باشە بە ئەم هەلە بقۆزینەوە ئێمە ئێستا مانگی کە ڕێک بە ڕۆژوو بووین کە هاتیینە دوای ڕەمەزان بۆمان ئیسبات بوو من جاران نەخۆش هات ئەموت کاکە ژەمی بەیانیان تەرککە چۆرە سەر نیۆڕۆ کاک دکتۆرە بورێمە و کەم بە عرزانانی بەیانی نەخۆم ئێدە فەرمو ئێوە ئێستا یەک مانگی ڕێک بەیانی نەخواردووە نیۆڕۆ نەخواردووە یەک قەترە ئاو نەخواردووە کرێکارە ئیشی خۆی کردووە صاحب مەسلحەتە چوە ئیش خۆی کردووە سایقە سایقی لۆریە سایقی پاسە ئیشی خۆی کردووە کەسمان نەبووراینەوە ئەم لە شەی ئێمە زۆر بەقووەتە ئەیکەم بە نمونە ئەم لە شەی ئێمە وەکوای ئێمە باشترین سیارەیە کە پێمانە سیارەیەکی سەقەتی کۆن خی گەورە سیارەیەکی سەقەتی کۆنی نێاو بە ئێمە ئێستا من بە بینەران ئەڵێم طبعاەمە قسەی خۆم نییە بەڵکو لە مؤتەمەرە کە ئەسم بەشداریەکەم بۆی نیکەم بەهی خۆم ئێستا من بینەران کام سیارەی حەزلیە کامەی گرانبەهایە بە $1,000,000 من وا بیکەن بە خەیاڵ من بۆی ئەکڕم ئەوەی ئێستا سیرمەکە ئەو سیاری بۆ ئەکڕمەوەی حەزیلێتی بەس بە شەرتێک هەتا ماوە لە ژیانە بەس ئەو سیارەیە بۆی نییە بیگۆڕێ ئێ باشە خی گەورە عقل و هۆش یاو بە ئێمە کاک پەیوەند کاگە شێخ ئەم لەشە ئەمە سیارەکەیە کە پێ جوڵین کە هاتوچوی پێکەین ئێبێ خزمەتی بکەین ئەبێ سیانەی بکەین نابێ بڵێم واللهی لا یصیبنا إلا ما كتب الله لنا ئێدە فەرمو کامتان ئامادەن بەتای پەنچەرەوە سەفەرکەم بەرەو تورکیا خی گەورەش عقلیاو بە ئێمە من ئەم لەشە پێویستی هەیە یەکەم پێویستی خەوەکەیە دووهەم پێویستی جوڵەیە جوڵە ئێستا جاران من نیو سعات بە جانتای قورسەوە چوون بۆ مەکتەب و هاتمەوە ئێستا مناڵ ئێسایا دایک و باوکە ئەیبا یان پاسیە بە دوایە باش ئەوە شێوەی شارەکان و خەتەرە بچێتە سەر جادە بەڵام ئەبێ مەکتەبەکان دەرسی ڕاضە بگەڕێنەوە ئەبێ مەکتەبەکان باخێکی تیا باخچەیەکی تیا بێ و مناڵ یاری بکە ئەوە باسی خەومان کرد باسی گڵۆپەکەمان کرد باسی جوڵەشمان کرد بەس خەڵام دکتۆر من پرسیارێکم لەسەری هەیە خەو ئەویژەوەیە زۆر جارانی لە خەوەکانی شەمانە ئیسراحەت ناکەین ینی خەوێکی پڕ لە کابوس پڕ لە نازانم نیگەرانی کاڵستی هەستەکەی کە تۆ خەوێکی باش نەخەوتووی نازانم ئەمەش تا چەند پەیوەندی بە باری سایکۆلۆژی و لەوێشەوە پەیوەندی بە خواردن و شێوازی مامەڵەکردنی ئێمە لەگەڵ خواردن و ئەوانەش هەیە ئەمە چەند شتێک دەوەرە بینێن بەڵام ئەگەر لە منە پرسی وەکو دکتۆرێکی خۆراک من پێتەڵێم هۆکارە هەرە سەرچێکە بۆ ناڕەحەتی خۆمان ناحێ ڕوحەکەیە ئێمە زۆر بەرەو مادیەت ڕۆشتوین یعنی وامان لێ هاتووە سیستمی ژیانوای لێ کردوین یەک کەس جاران پیا و باوک ئەچوو بۆ ئیش ئاهاتەوە دایک ئاگای لە مناڵە چێشتی لێنە مناڵی بەخێوە کرد نەسیحەتیە کرد ڕێنمایی ئەیە ئێستا باوک بە تەنیا ناتوانێ ماڵ و مناڵ بەخێوەکە سیارەیانەوێ ئینتەرنێتیانەوە شتیکانەوێ لەبەرەوە مەجبورە دایکەکەش ئیشکە ئەو مناڵە ئەنێری بۆ مەکتەبێک ناحیەی تربەیی ئەو مەکتەبە من نازانم چۆنە ئەنجا کە دیتەوە ماڵێ تۆ قەلقی وەڵاهی ئیشەکەم ئەمڕۆ بازار باش نییە سبینێ بازار باشترە ئەم قەلقیەوات لێکە ئەم سترێسە خەومان تێکەدا ئەمە ناحەیەکەوە ناحەیە تروای لێ هاتو ئێمە درەنگ نانەخۆین کە درەنگ نانەخۆی طبعاً کە مەعیدەت قورس بێ زەختە کاتە سەر ژێرپەنچک
حجابی حاجز کە مەعیدە قورس بوو ناتوانین باش بخەوین هەناسە بە تەواوەتی وەرناگرین ئۆکسیجین بە تەواوەتی نابێت دووهەم هۆرمۆنی خەو خی گەورەوای دروستکوورەوە لەشی مرۆڤ لە سەعات 11 هۆرمۆنی خەو ئفرازەکە کە ناوی میلاتۆنینە کە میلاتۆنین ئفراز کرا و خەوتین هەندێک هۆرمۆنی تر بە هۆرمۆنی گەشەوە تستۆستیرۆنە گلوکاگۆنە کە گلوکاگۆن عکسی ئینسۆلینە ئەچێت چاوریە سووتێنێ وزەی لێ دروستەکە و سیانی لەشی مرۆڤەکە بەڵام کاتێ مێشکی من هۆرمۆنی خەوەکە ئفرازەکە کە مەعیدەم بەتاڵ بێ مەعیدە پێویستی بە خوێن نەبێ بۆی بەرم و مەعیدە بکەوێتە ئیش لەبەرەوە ئێمە ئەبێ بەلایەن کەمەوە 4 بۆ 5 ساعت پێش خەو ژەمی ئێوارە بخۆین زۆر کەس ئەڵێ ژەمی ئێوارە مەخۆ منەڵێم نەخێر زۆر نەخۆش کەیت ئەڵێ دکتۆر خەوم باش نییە چکە ژەمی ئێوارە یا سووکە یا نایخوا برسی ئەبێ شەکری داوەزێ پێش خەو لەبەرەوە دایم مەعیدە بە چەند سعات بەتاڵە بێ ئەگەر گۆشتێک بخۆی نان و برنجێک بخۆی حسابی 4 ساعت بکە ئەگەر چەور بوو دووگ و چەوری و هێلکەوانەی لەگەڵ بوو 5 بۆ 6 ساعت حساب بکە وزەیەکی باشەی بە لەشی خۆت شەو کە ئەخەوی مەعیدەت بەتاڵە بەڵام وزەیەکت هەیە خەوت زۆر باشە وەسیانەی لەشی مرۆڤیش زۆر باش دەورە بینێ کەواتە مۆزوعی خەوەکە خۆراک دەورە بینێ کاک پەیوەند بەس ئەبێت تۆزێ هەڵدەین 5 بۆ 6 ساعت پێش خەو خواردنەکە بخۆین کاتوریان دوای ڕەمەزان ئێمە دەستەکەینەوە بە خواردن و کاک پەیوەندی چی بکەین چۆن بە تەسەلسل وردە بچینەوە ناو خواردن ئایا بە کتوپڕ دەستکەین بە خواردنی قورسیا هەر ئەوش تەدریجێکی چکە دوای بانگی ئێمە دەستمان لە خواردن دابڕاوە ئێستا سەرلێن دەست پێکەینەوە ئایا چۆن دەست پێ بکەین بەم مانگی ڕەمەزانە پیرۆزە بۆمان دەرکەوت لەشی مرۆڤ چەند بەقوتە بێ و ئەتوانین ژەمتەرکەین کەواتە یەکەم هەتا تەمەنی 18 ساڵ کە مرۆڤ لە گەشەیە سێژەم بخۆن ژەمی بەیانی ژەمی نیۆڕۆ ژەمی ئێوارە ڕستەیەک هەیە 50 ساڵ زیاترە لە ناو کۆمەلگایە ئەڵێ کەمخۆری دایم خۆر علم گۆڕا کەمخۆری دایم خۆر باش نییە چونکە مرۆڤ هەر خواردنیە بخوا هۆرمۆنی ئینسۆلین ئفرازەکرێ ئینسۆلین کاکە شێخ کاک پەیوەند ئێمە لە سیارە دانیشتوین ئێمە دوو هینمان هەیە هی بەنزین و هی برێک ستۆپ حتا ئینسۆلین ئفراز کرێ لە خوێنە و لە حەدی خۆی زیاتر بێ ئێمە پێ بە بەنزینە ئەنین خانەکانمان خێراتر ئەژین یعنی لە باتی ئەوەی من بۆ ساڵێک بژیم تەمەنی من لەشی من ناحەی باۆلۆجی ساڵێ بچێتە تەمەنەوە ساڵ و مانگێک ئەچێتە تەمەنەوە ساڵ و 2 مانگ ئەچێتە تەمەنەوە لەبەرەوە کاگەمە 40 ساڵ لەشی من هیچ یەکێکی 6 ساڵە کەواتە کەمخۆری دایم خۆر ڕەجاءن لە بیریکەن وەرن سێژەمی سەرەکی بخۆن لە کاتی ژەمەکەیە تێر بخۆ خی گەورە فەرموویەتی کول و وەشڕەبوو وەلا توسریفو کاکە بخۆ تێر بخۆ بەڵام ئەوەندە مەخۆ هەناسە سوار بێ و مەعیدەت تەنگ بێ و نەتوانی ئیشی خۆت بکەیت بخۆ تێر بخۆ یەک نەسیحەت کالۆری حساب مەکەن کاتێ خی گەورە مرۆڤی دروست کرد لە ئەشکەوتە ئاژیان قسەشمان نازانی ئیتر کالۆری چی حساب بکەین ئەمە هەمووی موامەرێکی گەورەیە لە مرۆڤ کراوە پێڵێ تۆ بۆ ئەوی زەعیفی ئەبێ کالۆری کەمتر بخۆی لە پێویستی لەشی تۆ و بچی وەرزش بکەیت دا ئێستا کام شارەزا و پسپۆر لە مەجاری کالۆریا پێڵێم ئەمە کەوچکێ برنجە ئەمە کەوچکێ برنجی کوردی ئەمە برنجی دەنگ درێژە بۆ حساب کە چەند کالۆریتیایە ئێچوزانی چەنی پرۆتینە چنی چوریە چنی کاربۆهیدراتە کالۆری کەس بۆی حساب ناکرێت جیریشە خۆی بەس دەسەبات هەر ناتوانانی حسابیکەی دوو ئەڵێ ئەبێ بجۆڵی کاکە شێخ جەناوت بەیانیان لە خستخانی دوای نیۆڕا بە ئیشی کتر بکەی خەڵکیکە عینەن شت من ئەڕۆمە ماڵە هیلاکم کەی ئەتوانم وەرزش بکەم لەوانێ لەبەرەوە ئەوان خەسلی دەماغێکیان بۆ کردوین تۆ ئەبێ خواردن کەم بکەیتەوە حسابی کالۆری بکە ئەبێ بجوڵی آخر کەس بۆی ناکرێت لەبەرە مۆزوعی قەڵەوی باش ئەگەر ئەمە ڕاستە خۆمە 100 ساڵە بە خەڵک ئەڵێن کەم بخۆ زیاد بجوڵێ ڕۆژ بە ڕۆژ قەڵەوی زیادەکە پێش 50 ساڵ قەڵەوی لە دنیا 100 دەبوو ئێستا گەشتە 140 زیادی کردو کەواتە نەسیحەتی من بۆ خەڵکی سێژەمی سەرەکی بخۆ بەیانیان و نیوەڕانی ئێوەران ئەبێ پرۆتینی تیابێ ئەم لەشی ئێمە لە پرۆتین دروست بووە جیناتی ئێمە پرۆتینە ماسوولکەی ئێمە پرۆتینە ئێسقانی ئێمە لە 150 پرۆتینە ئینزیمات تەفاعولاتی کیمیاوی لە هەر سانیەکە لە هەموو خانەیەکی مرۆڤ 10,000 تەفاعولی کیمیاوی زیاتر ڕۆیە لەم مێشکەی ئێمەیە 500,000 کیلۆمتر ئەعساب هەیە ڕەبتی خانەکانی کردووە
10 ملیار خانە لەم مێشکەیە لەشی مرۆڤ 100 تریلیۆن خانەیە ئەمە هەمووی نیواونیوی پرۆتینە و بەشێکی زۆری چوریە لەبەرەوە ئێمە بینەرانی خۆشەویست ئەبێ لە هەموو ژەمێکە حسابیکەی پرۆتینی تیاابێ ئەوانەی توانیان ڕۆژوو بگرن و تەمەنیان لە 40 ساڵەوە زیاتر بوو نەسیحەتی من بۆ ئەوان بەردەوام بن لەسەر دوو ژەمەکە ژەمی بەیانی واز لێبێنن و باوەڕم پێ بکەن مانگی ڕەمەزانی پیرۆز بۆی سپاتکردن کە ئێوە ناکەون بە عەرزاوە ئەتوانن ئیشی خۆتان بکەن قەترێ ئاویشتان نەخواردە ئێوە ئێستا ئەتوانن بەیانیان لە خەو هەستن بچنە سەر بەرنامەی ڕۆژووی زانستی ئاوە خۆیتەوە چا خۆیتەوە قاوە خۆیتەوە شیر و شەکری تێمەکە ئەنجاوەرە نیۆڕۆ ئێوارە خواردنی خۆت بخۆ بەس شتێکی تر هەیە هەندێک خواردن بۆتە تلیاک تلیاک کاکە شێخ وشەیەکی تۆقێنەرە بۆ تۆقێنەرە چکە دوو سیفەتی هەیە یەکەم مرۆڤ فێریە بێ ناتوانێت ببێەوە بژی دوو زەرری هەیە بۆ تەندروستی مرۆڤ معتادیە بێ زەرری هەیە بۆ تەندروستی شەکر عینەشتە لەبەرەوە دڵنیا بن ئێمە کە شەکر ئەخینە ناو چاوە ئەمە تلیاکە چکە ئەو دوو سفەتەی تایە فێریە بی و زۆر کەس هەیە کە شیرینی زۆرەخوا سێ ڕۆژ چوار ڕۆژنەی خواڵە دکتۆر لەشمە لەرزێ داوایەکە ئەو شکری کە ئەوانی نەخۆش شکریان هەیە ئەوش هەر عینش تەکاوتەوەی ئەو ئەنەی نەخۆشی شەکریان هەیە ئەمە ئەتوانم بڵێم فێڵێکی علمیە لە خەڵکیەکەن یەکەم ڕاستە ڕێژەی شەکر لە خوێنە بەرز ناکاتەوە بەڵام ئەو کەسە کە شەکرەیەتی کە ئەو حەبە شەکراخوا زمانی مرۆڤ هەر شتێ تامی شیرین بێ ئیشارەتیا بە مێشک ئەڵێ ئینسۆلین فراسکە کاکە شێخ نەک هەر زمان تامی شیرینە وشەیەک هەیە بڵێن CPIR سیفالیک فیس ئینسۆلین ریسپۆنس ئێستا من سێری شیرینی بکەم هەر بە چاو بۆنی شیرینی بکەم مێشکی من ئینسۆلین فرازەکە خۆی حازرەکە ئەڵێ شەکر هات پێویستمان بە ئینسۆلینە لەبەرەوە تۆ ئەم شەکرین ئەیخیتە ناو چاو ئەم شیرینە یەکەم تۆ ئینسۆلین فراسکرا دووەم ئەمە شتێکی سناعیە لەشی من هەڵی نامژێ ئەچێ بۆ قۆڵۆن هەرچی بەکتریا باشەیە لە قۆڵۆنە عەزیەتیە لەبەرەوە زۆربەی ئەوانەی بەکارین غازاتیانە بێ سکیان ئاوسێ قۆڵۆنیان ئاوسێ لەبەرەوە ئێمە ئەبێ دوورکەوینەوە لە مەوزوعی شەکر و ئەمانەی کە تەعویزی شەکرەکە نان و برنجەکە ئەگەر نان و برنج زەرورە بۆ ژیان ئێمە لە چاوریە ئیسنشیال فاتی ئەسید هەیە هەندێک چاوری هەیە زەرورە بۆ لەشی مرۆڤ لەشی مرۆڤ دروستی ناکە ئەبێ لە خواردنا بیخوێن وەکو ئۆمێگاسیەکان کە لە زەیتی زەیتونە هەیە و لە ماسیە هەیە و ئۆمێگا شەشەکان ئەنجا ئیسنشیال ئەماینۆ ئەسید پرۆتین لە 20 نوعی ئەحمازی ئەمینی و پرۆتین نۆی لەشی ئێمە دروستی ناکە ئەبێ لە خواردنا بیخۆین بەڵام تا ئێستا نەمان بینیوە ئیسنشیال شوگەر تا ئێستا هیچ کاربۆهیدراتێک زەرور نییە بۆ ئەم لەشە مەوزوعی نان و برنج زراعەت کاتی دروست بوو یەک سوودی هەبوو وای لێ کردین سەیترە بەسەری کوڕەی ئەرزیا بکەین چکە خواردن زۆر بوو مرۆڤ زیادی کرد پێش 10,000 ساڵ ئەجینا پێشەوە هەر ڕاوچی بووین لەشی ئێمە لە گۆشت و لە پرۆتین دروست بووە و کاتێ هاتینە سەر ڕووی زەمین هاتینە سەر ئەمەرزە ئێمە ڕاوچی بووین گۆشتمان خواردە ڕۆژانە پێویستمان بە گۆشتەکە هەندێک کەس گۆشتەکەی بۆ ناخورێ پرۆتینەکە لەکوێ بێنێ لە ژەمی بەیانیانە ئەبێ هێلکە و پەنیری تیابێ نابێ ماست بە تەنیا بخۆی کەرە و قەیماخە خۆی بەنانەوە قەینا بەس واز لە نانی سپی بێنی ئاردی سفر یعنی شەکر هیچ فەرقی نییە وە خەڵکی بینیانە ئاردی سپی ئاردی سفر جیرە لە یەک نابێتەوە یعنی ئێمە لە علمی خۆراکە ئەڵێن ئەو ئاردە سپیە بین بە مناڵ وەکو سیکۆتین بەکاری بێنێەوە ڕسمی پێ بکە و شتی لێ دروستکە باشترە لەوەی بچێتە ئەم لەشەوە منوتم ئەم لەشە ئەمە تەنها سیارەیە کە خوای گەوریایەتی بێمە بە هەموو ژیانمان مەجبورین سیانەتی بکەین نابێ بڵێم حەزم لە هەرچیە بێ بۆم هەیە بیخۆم ئینە النەفسە لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي لەبەرەوە ئەبێ بزانم چی بخۆم ژەمی بەیانیان ئەگەر بتوانن تەرچیکەن ئەگەر ناتوانن تەرچیکەن هەوڵدەن هێلکە بخۆن لەگەڵ ماست و پەنیرەکەیە نانەکە ئەبێ نانی جۆبێ لەخوا بەزیابێ کاگە شێخ کاک پەیوەند من ساڵ 2011 کە هاتمەوە بۆ کوردستان هەموو سلێمانی گەڕام نانی جۆ نەبوو هەتا لەگەڵ نانەوە خانەیەک نزیک بوو لە پردی دەباشان قەناعەتی پێک نانی جۆی دروست کرد ئەنجا دای خستوتی وەڵا کەس نایکڕێ ئێستا لەخوا بەزیابێ زۆربەی نانەوە خانەکان ئەچی سەیرەکەی بەسکاتۆ ترسیشێ ئەوە جۆ نەبێت ئەو مەوزوعێکی ترە فێڵی لێکرێ و کە کاویتیەکەن بەس مەوزوعی جۆکە مەوزوعەوەیە ڕیشاڵی زیاد کە ڕیشاڵی زیاد
زیاد بوو ئەسمەر بوو کەواتە بە سەریعی هەڵ نامژرێ بە سەریعی ڕێژەی شکل لە خوێنە بەرز ناکاتەوە و بە سەریعی ئینسۆلین ئفراز ناکرێ و خەزن نابێ وەکو چەوری لەبەرەوە بتوانن نانەکەتان ئەسمەر بێ یان بڕۆ نانی تیری بخۆن لە ئاری بایعی بەس ئاری بایعەکە مەبێژن بەس چا بەبێ شەکر مناڵیش پێویستی بە شەکر نییە کاتێ مرۆڤ دروست بوو لە ئەشکا و تاژیا ڕاوچی بوو شەکرمان نەخواردو ئەی بۆ شەکرماندا نابەزی ئێستا بەرنامەی کیتۆ هەیە کاک پەیوەند خەڵک هەیە بەس گۆشت و چەوریە خوا بڕۆ قیاسی شەکرەکەی کە ئەڵێ هەفتە لە هەفتە نایەتە خوارێ چکە خوای گەورە لەشی مرۆڤی دروستکۆر لە چەوریە توانی شەکر دروستکە لە پرۆتینیش شەکر خۆی بات لەبەرەوە چونکە مێشک بەبێ شەکر ناژی ئەتوانێت سەر کیتۆنەکانیش بژی زۆر باشە دکتۆر وەڵا ئێمە ئەمڕۆ بالمناسبە لە بۆنی هات هەرکە هاتم گۆشتێکی زۆربانەیە وڵا حەزەکەن بەیەکەوە بچین سەرێک لە شێفەکانیش بێت فەرموو فەرموو تۆ ئەبێ پێشمان کەویت ئەفو کاک خوا قوتامە چۆنن سحەتی جەنابتان باشە ئەمە بۆ بەربانگ اینجا ئەگەر بڵین بیکەین بە مەرحەلە بە چی دەست پێ بکەین یەکەم شت شۆربایەکیان هەیە نیسک دکتۆر نازانم ئەمە ئەم شۆربای ئەمە دو ڕۆژشکان دێن بە شۆربا دەست پێ بکەین چی تایە کاک میسک کاک پەیوەند کاک شێخ زۆر تەندروستە یەکەم ڕیشاڵی زۆرە ئەو پرۆتینێ لە نیسکە هەیە بە قەدەر گۆشتەکەیە لە 120 بۆ 22 پرۆتینە کەواتە ماسوولکە دروستەکە کەواتە ئەو کەسانەی کە ئیمکانیەتیانی ڕۆژانە گۆشت بخۆن با ڕۆژانە نیسک و نۆک و پاقلە بخۆن پڕە لە پرۆتین پڕە لە ڕیشاڵ پڕە لە ئاسن ئەو کەسانی کە خوێنیان کەمە نیسکێنە بخۆن ڕۆژوو بە نیسکێنە بشکێنین بەڵێ بەڵام لەوە زیاتر نەخۆین چکە ئەو مەعیدەیە 14-15 سەعاتە هیچی نەخواردووە هێشتا ئامادە نەبوو با بڵێن هێشتا گەرم نەبوو بۆ خواردن لەبەرەوە پەرداخی ئاوە خۆین ماستاوێکە یان دۆیەکە ئەنجا ئەو تۆزە نیسکا خۆین ئەنجا ئەبێ هەستین دەست نوێژ هەڵگرین نوێژ بکەین 20 دقیقە بۆ نیم سەعات مەجال بین بۆ مەعیدێ بۆی بکرێتەوە ئەنجا بین نانەکە بخۆین ئەنجا یەک نەسیحەت بۆ خەڵک ئەوانەی بیانێ خۆیان زەعیفکەن بە زەڵاتە دەست پێ بکەن ئەوانەی زەعیفن و نانێ خۆیان زەعیفکەن قەڵەو نین لە ئەخیرا زەڵاتەکە بخۆن بەڵام مەعیدە ئەبێ بکەین بە 4 پارچەوە هەمیشە یعنی نەسیحەتی من بۆ دوای ڕەمەزانیش دایم مەعیدە بکەن بە 4 بەشەوە بەشێکی بۆ زەڵاتە بەشێکی بۆ شلە بەشێکی یان برنجیان نانە و بەشێکی گۆشتەکەیە پرۆتینەکەمان پێویستە لەبەرەوە نابێ من بێم قاپێکی گەورە برنج بخۆم بەلەمێک و بەلەمێک شلە ئەنجا لە ئەخیرە مەعیدەم پڕوە پارچێکی ئەوەندە گۆشت بخۆم یان پارچەیەکی ئەوەندە سنگی مریش بخۆم زۆر باشە دکتۆر باشە من ئێوارە دوایەوەی کە ڕۆژوم شکان دوایەوەی کە لەم شۆربایان خوارد هەستام و دەست نوێژم کرد و نوێژشم کرد چەند ڕان خۆم ئەوەی بەشیان کولوا واشربوا ولا تسرفوا لەشی مرۆڤ زۆر زیرەکە باوەڕم پێ بکە کاک پەیوەند ئێستا مەعیدەی ئەمرا بەڕێزە جیاوازە لەگەڵ مەعیدەی من جیاوازە لەگەڵ مەعیدەی تۆ جیاوازە لەگەڵ مەعیدەی کاکە شێخ و جەنابی شێخ هەر کەسە خۆی مەعیدەی خۆی ئەزانێ چەندی پێویستە و چەند بخوا کالۆری حساب مەکە بەس ئەبێ ئەوەندە بخۆی کە هەست بە خواردنەکە بکەیت زیاخۆری مەکە جا بەس شتێکی تریش هەیە کاک پەیوەند هەندی حسابات هەیە مرۆڤ هەتا تەمەنی 30 ساڵ گەشاکە گەشە یعنی ئێسقانە ماسوولکەیە هەموو خانەکانە گەشاکە گەنجە لە بینی 30 بۆ 40 ئەوەستین ئەو خانانەی کە ئەمرن لەگەڵ ئەو خانانەی کە دروستە بن بە قەدەر یەکن لە دوای چلەوە بەرەو پوکانەوە ڕۆین ئەنجا جیاوازی گەنج و ئینسانی بەتەمەن چییە؟ گەنج ماسوولکەی زۆرە توانای زۆرە بەتەمەن توانای کەمە کەواتە جاران علم ئەیوت کە چوویتە تەمەنەوە گۆشت کەم بخۆ ئێستاڵێن نەخێر ئێمە چونکە ماسوولکە بکێتەوە ئەبێ لە دوای چلەوە گۆشت دوو ئەوەندەی گەنجەکان بخۆین و جامعەیەکی زۆر بەناوبانگ هەیە لە کەنەدا مەکماستەر یونیڤەرسیتی ئەوانە تایبەتن بە علمی ماسوولکە تەسەور کە جامعەیەکی گەورە تایبەتمەندی ئەوان علمی ئەوان زانستی ماسوولکەیە ئەڵێ لە دوای چلەوە
بۆ هەموو چیلۆیەک ئەبێت دەوری 9 غرام پرۆتین بخۆین لە خوار 30 0.25 ڕوبع غرامێ پرۆتین ئەمە لە 100 غرام گۆشت و مریشکە 20 غرامی پرۆتینە کەواتە حسابەکە ئاسان کەمەوە بۆ بینەران ئەوەی لە 40 بۆ سەرەوەیە 200 غرامێ گۆشت بخوا ئەوەی لە 40 گەنجترە 100 غرام بخوا 100 غرام چەندێکەکە بەقەدەر لەپی دەستە سنگێکی گەورە ڕانێکی گەورە و لە گۆشت و کەبابی برژاوە لە بازارەکانە من ڕۆشتوم هێناومە کێشاومە عادەتەن شیشێ گۆشت 120 غرامە بەڵام پلێکی دووگەکەیە 20 غرامی لەبەرەوە شیشێک 100 غرامە لەبەرەوەی گەنجە یەک شیش بخوا کافیە بەس ئەوەی لە تەمەنی 40 سەرەوەیە ئەبێ دوو شیشەکە بخوا بۆی ماسوولکە نەپوچێت ئێمە لە بەتەمەنەکانی باشە دکتۆر سیوان حاڵەتێکەکەی لە ناخواردنا ئێسەوەی جناب بەفەرمووت کە ئێواران تۆ شۆربایەکە خۆی هەڵەسی بۆ نوێژ نیو سەعات دوایەوە نانەخۆی بە تەبیعەتی حاڵ دوایەوە کەم بە پێخورێت کە تێر خواردن دروستە بێت جاری وا هەیە یعنی هەستیەوە بۆ دروستە بێت کە ڕەنگەی تر شتی کەش نەخۆم تەبیعی بێت یعنی ئەو کەمە خواردنە بۆ هەستی تێر خواردن بۆ ئینسان دروستەکات خۆی مانگی ڕەمەزانی پیرۆز تایبەتمەندی خۆی هەیە و ڕۆژانی تر تایبەتمەندی خۆی هەیە بەس ئەگەر جەناب سەیری کە ئێمە بەربانگ ژەمە سەرەکیەکەیە لەبەرەوە تۆ ئێستا یەکسەر ئەو مەعیدەی 4 سەعات هیچی نەخواردووە لە پڕ خواردنێکی زۆری بێتێ و چەوریش بێ و پرۆتینیشی تیاابێ خوێنێکی زۆریەوێ باش ئێمە لە هەموو ڕۆژەکە ئاومان کەم خواردوێتەوە لەبەرەوە زەختمان تۆزێ دابەزیوە شەکرمان تۆزێ دابەزیوە لە پڕ بچین خواردنێکی زۆر بخۆن یەکەم قورسیە بۆ مەعیدە دووهەم بە تایبەتی ئەگەر بە شیرینی دەست پێ بکەین زۆر خراپە پێڵێن دەمپینگ سندرۆم یەکسەر شەکری خوێن بەرزە بێتەوە ئینسولینێکی زۆر فرازەکرێت لەبەرەوە شەکر بەرزە بێ و لە پڕ دابەزی هەندێک کەسە بورێتەوە بۆیە یعنی نەسیحەتەکە ئەوەیە ڕاستە هەستێکی تێری دروستە بێت بەس هێشتا مەعیدەت بەتاڵە تێر نەبووی هێشتا ئەتوانی نەک بە دووژەم ئەتوانی بیکە بە سێژەمیش بەس موهیمەوەی حسابەکە ئەوە بکەی ئەوانەی گەنجن گۆشت ئەتوانن کەمتر بخۆن بەس ئەتوانن زیادش بخۆن ئەوانی لە دوای چلەوە هەوڵدەن گۆشتەکە زیادکەین نان خواردن بە هێواش خواردن باشەیە بە پەلە خواردن ئەمەوە زانم یەک و دووی ناوێ بە هێواشی بخۆین باشترە و هۆکارەکانی زۆرە یەکەمیان ئێمە کە خواردن ئەجوین پسوچی ئەەکەینەوە لەبەرەوە کە چێتە مەعیدە ئاسانتر هەزمە بێ دوو لە ناو دەمی مرۆڤ ئێمە هەندێک ئەنزیماتمان هەیە بۆ هەزمکردنە لەبەرەوە هەزمێکی طبیعی ئەکرێت لە دەما نزیکی 120 عملی هەزمەکە لە دەمایە ئەنجا چێتە مەعیدە ئاسانتر هەزمە بێ لە مەعیدە زۆر نامێنێتەوە لەبەرەوە سیرەکەی ئەو مەعیدە قورسیە دروست نابێ ئەنجا مەعیدە ئیشی چییە مەعیدە دوو سەمامی هەیە ئەوە مەعیدە کیسەیەەکە لەسەرەوە سەمامێکە بۆی خواردن نەگەڕێتەوە بە سورێن چنگ لە خوارەوە سەمامێکە بۆ دوانزەگرێ ئەم سەمامە نەبووایە ئەو خواردنەمان نەخوارد یەکسەر هەر هەموو یەچۆ دوانزەگرێ فریا ناکوین هەزمەکەین لەبەر سیرێکی خوای گەورە ئەو سەمامەی داناوە ئەم خواردن لە مەعیدەیە لەبەرەوە بە 5 دقه جاری ئەکرێتەوە مەجموعی خواردن ئەچێ بۆ دوانزەگرێ داخرێتەوە مەعیدەش لە عینە کاتە هەزمی هیچەکە لەبەرەوە بە هێواشی بخۆین باشتر زۆر باشە ئەگەر ناوەڕێکی کورتمان بنێ بۆی لەگەڵ دکتۆرە بازانم شێفدەریبان یا شێفدیار هیچتان پرسیارتان هەیە پرسیارەکە منە سەر خۆم کاتی ناخواردنە تا دەست پێکەم ئەو زۆرە خۆم لەگەڵ خواردنەکەی یعنی هات چۆن ئێمە ناوڕێکی تێک لە بەردامەکە من ناوڕێکم لەگەڵە ئاو خۆم زیاتر لەگەڵەیە زوو شتێرە بێ بەڵێ ئەوە هەڵەیەکی گەورەیە چکە یەکەم مەعیدەی مرۆڤ نوع ترشێکی تایە پێڵەن هایدرۆکلۆریک ئەسید وەکو تێزاب وایە ئێستا خەڵکی ئەزانن ئێمە ئەم گۆشتە خۆین لە مەعیدەیە ئەیتوێنینەوە ئەو ترشی مەعیدە ئەیتوێنێتەوە بۆی هەزمیکە بەڵام هەمومان جیپەمان خواردووە کە لە دیواری مەعیدەیە دروستەکرێت کەواتە مەعیدەی ئێمەش گۆشتە بۆ مەعیدەی ئێمە ناتوێتەوە چونکە دیوارێکی هەیە ئەی پارێزێ لەو ترشیە ئێمە ئەگەر ئاو بخۆینەوە کاکە شێف ئەو ترشی ناو مەعیدەی ڕوونەکەیتەوە لەبەرەوە هەزمکردنی خواردنەکە بەتابەتی گۆشت و چەورێکە زۆر تاخیرە بێت بۆیە لە ناو خەڵکە هەر هەمویان مراقبەیان کردو و ملاحەزەیان کرد هەندێک ملاحەزە علمیە ڕاستە بەس ئەوان تەفسیرەکە نازانن زۆر کەس بەتابەتی هاوینە لەگەڵ خواردنە دۆ خواتەوە یا ماستا سیرەکەی مەعیدەت ئاوساوە و هەتا 7 وار هێشتا مەعیدەت قورسە چونکە ترشیەکەت ڕوون کرد
هەزمکردنی خواردنەکە تەشی بوو لەبەرەوە لەگەڵ خواردنە لەگەڵ ژەمەکە ئەو مەخۆ کەواتە ئەی زۆر جار ئێمە بە دوای خواردنەکە زۆرینەی زۆرمان وایە ئوسوڵەکە یەکسەر لە چایەکەش بێنە چایەکە باشە بەڵام بۆ چێ باشە چایەکە یەکەم بۆ پیاو باشە بۆ ژن بەعام ئەو باشە نییە چونکە ئەوان بەعام ئاسنیان کەمە خوێنیان کەمە لەبەرەوە ژن 2 سەعات دوایەوە چاکە بخوا بەس ئێمەی پیاو شانسمان هەیە با بڵین سوڕی ماگانەمان نییە لەبەرەوە ئەتوانی یەکسەر چاکە بخۆین ئەمە یەک دوو چا بۆ ئەو کەسانی تەمەنیان لە چل و بۆ سەرەوەی سوودی زۆرە کاک پەیوەند بۆ چا ئەفرازکردنی ترشی زیادەکە لەبەرەوە لە دوای چلەوە سەیریان کردو ئەفرازکردنی ترشی مەعیدە کەم ئەبێتەوە هەزمکردنی خواردن تۆزێت تەخیرە بێت لەبەرەوە چاکە بخۆ و نەسیحەتی کتر هەیە پێشێ بێمە سۆدیۆ لەگەڵ بەڕێزێکی کەناڵەکەتان باسیۆما کرد وتی ئەی لیمۆ چۆنە وتم ئەویش ئەتوانی مەسەلەن زەڵاتەیەک ئەخۆی دوسێ قاش لیمۆی تیابێ بیخۆی ئەو ترشی لیمۆیش والێکە ترشی مەعیدە ئەفرازکراوە کە باسی لیمۆکرێک سەردەم پڕە بێت لێرە شەیفش بەکارێنە بەڵێ جا لیمۆش باشە چاش باشە بەس چاکە ئەوەی بۆ مۆزوعی ئاسن بۆ مناڵ ئەم شتانە کافاینی تیا لەبەرەوە هەتا تەمەنی 12 ساڵی من لەگەڵ چاوە قاوەیانیم بۆ گڵۆ بە ڕۆژە چا گڵۆ بە ڕۆژە شتێکی تایە پێڵێن ئۆمێگا 6 لەشی مرۆڤ تەوازنی کتیای ئۆمێگا 3 ئۆمێگا 6 ئۆمێگا 6 چییە؟ مناعەت و لەشی مرۆڤ بەقوتەکە ئۆمێگا 3 هێمنیە کاتەوە ئێمە ئەبێ تەوازنێکمان هەبێت ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 وەکو وایە ئێمە پێشمەرگەمان ئەوێ بۆ شەڕی دوژمن بەس ئەگەر دوژمن نەبێ پێشمەرگە معدل لە ناو شارە بێ و تەقە بکە ئەوە هەر ژیان تێکەچێت لەشی مرۆڤ مناعەتی هەیە و ئەو ئۆمێگا 6 مناعەتەکە بەرزەکاتەوە ئۆمێگا 3 هێمنیە کاتەوە ئێستا شێوازی خواردنی دنیا بە عام وای لێ هاتووە لە باتی ئەوە یەک بە یەک مستەوایان هەبێت لە لەشی مرۆڤە بۆتە ئۆمێگا 600 ئۆمێگا 3 یەکە ئەم ئۆمێگا 6 ئۆمێگا 3 لە چێوە هاتووە گڵۆ بە ڕۆژە ئۆمێگا 6 تایە لەبەرەوە سێرێکی ئەوانەی ئۆمێگا 6 خۆن زیبکە دەرەکەن تۆزێت تووڕە ئەبن و زۆر باشە ناوبەڕێکمان بنێ بە بچینەوە شوێنێکی خۆمان ئینشاءڵڵا پێشەکی بە خێراتنتانەکەم بۆ پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەمووتان و لە جەنابتان و لە شاری سلێمانی خۆشەویست دەکەین وەکو خاوەنی ئەم کولێرەیە 2 ساڵە بێم کولێرەماندانە بۆ خزمەتی ئەو خەڵکانە بە ناوی خوای گەورە ئینشەڵا جیاوازێکی هەیە کولێرەیە لەگەڵ کولێرەکانی ترا بەڕاستی ئێمە بە هیچ شێوەیەک سۆدە و ڕۆن بەکار ناهێنی لەم کولێرە لەخوا بەزابێ خەڵکێکی زۆر لێی ڕازین لەم کولێرەیە ئێمە زۆر باشترین جۆری ئارد بەکارهێنی لێرە هەنێک لە ئاردی باعیشی تێکەڵەکەین تەنها بۆی کە زۆر گیر نەبێ و سپی دەرنەچێ خەڵکەکە زۆر لێ ڕازین و لەسەر تەڵەبی خەڵکەکەیە پێشەکی ئێمە کە دەسەکەین بەوە ئاردەکەی هاویرەکەی بۆ شێلین دواییەتە سەر ئەم مێزە لەم مێزە گورکەکانە گرن و یێتە سەر ئەم تەختەیە لەسەر ئەم تەختەیە تا جوان هەڵێت و ئامادەیەکەین بۆ ناو فڕن ناچارین ئێوارانیش کارەکەین و شەوش لە 12 شەو هەتاوەکو بانکی بەیانی لێرین دەخوا بەزاوێ خواستێکی زۆری لەسەرە خەڵک بە بەردەوامی دێت زیاتر ئێواران نیو سەعاتێ پێش بەربانک نیو سەعاتێ پێش پاشێو ئەو کاتانە زۆر قەرەباڵغی وەکو جەنابتانی بینەوە ئێستا ئێوارێ و زۆر قەرەباڵغ بۆلامان ئەم شێوازەی ئێمە ئێرانیە وەستای خۆمان شارەزانین لێ ناچار هەموو وەستافەکەمان ئێرانیە تەنها خۆم نەبێت شارەزایی ئەوێ هەموو وەستایەک ئەمە نازارێت
ئەمڕۆ ڕۆژێ لە بەیانیان یەم بۆ ئێراوە ئیسەری کە ڕەمەزانە کەڕەمەزانە دوای عسریەم بۆ کولێرە بۆ ئێرا بەبایی 6,000 جارێ بم و بۆ چوا برایان بۆ هەمومان کولێرەکەی تایبەتە کولێرەی ڕێکوپێکە بێخەشە پاک و تەمیزە جارە جوانەی برژێنن کولێرەکان ڕێکوپێک وڵایی کونجی تێەکەن ڕشکەی تێەکەن شتەکانیان تایبەتەشی خراپی تێ ناکەن خۆی تووشی نەخۆشیەکە سۆدەی تێ ناکەن کە تووشی معیدە ئازاریە بێت. من بۆ ئێمە ئێرە لەبەرەوەی داوا لە هاوڵاتیانی ژەکەم بێن لەم کولێرەیە بکڕن چکە خۆ زۆر شوێنی کە هەیە ئەگەر هاتو ئێمە بگەڕین زۆر شوێنی کە هەیە نانۆخانە و کولێرە هەیە دروستیەکەن بەڵام ئەم تام و لەزەتەی ئەمەی نییە ئەمە شتێکی زۆر زۆر سەحیە و زۆر بەتامە ئەگەر تەرکیزی لەسەر بی ماشەڵاسەیەکی چەند جوانە چەند جوان ڕازاوەتەوە ئێستا من بە زمانی بەڕۆژێتەوە ینی خۆ ئەم دقیقە حەزمەکەم نەفسم لەسەرەتی یانی ئەمە نەجوانە خواخۆمە زووی ئارە بێ بۆی ڕۆژەکەمی لەسەر بشکێنم چکە تام و لەزەتێکی زۆر عەجیبی هەیە و زۆر خۆش و زۆر سەحیە و تازەشە بۆ من بەردەوام لێرە ئەم کولێرە ناکەم بۆ هیوادارم نمونەی ئەمە کاکانە زۆر بێ و خەڵکی کەش چاو لەمانکە بۆی بتوانێت شتەکەی ئاوە پەرە بێ بە شتەکانی ئاوە تازە و ڕێکوپێک بێ شتێکی تازە ئاردێکی جوان کونجێکی ڕێکوپێک باشەی برژێنێ تەعاملیان لەگەڵ مشتریە زۆر باشە هیوادارم پشتیوان بەخۆی شەڵا نمونیان زۆر بێ و ئینشەڵا لەگەڵ ئێوەشا سەرکەوتوو بن پشتیوان بخەوە. دکتۆر سیوان حەزمان کرد کاتەکە زۆر زیاتر بۆیە بەڕاستی لە خزمەت جناب تا بەڕاستی معلوماتەکان شتی ئاسایی نین زۆر پێویستن بۆ ئێمە و بۆ بیسەران و بینەرانی بەڕێز و خۆشەویست بەس دەرفەتەکە زۆر کەمی ماوە حەزەکەیم زین ئایا جیاوازی نێوان برنجی خڕ و برنجی درێژ کامیان بخۆین و کامیان باشترە خۆی کاکە شێخ برنجی دەنگ درێژ و برنجی خڕ نیشاستەکەیان جیاوازن جیاوازن برنجی دەنگ درێژ نیشاستەکەی پێڵێن ئەمایلۆز ئەوەی دەنگ خڕەکە پێڵێن ئەمایلۆپەکتین جا شیکردنەوەیان لە ناو لەشی مرۆڤ و گۆڕانیان بۆ شەکر چکە برنج لە لەشی مرۆڤ گۆڕێ بۆ شەکر گۆڕانیان بۆ شەکر لە برنجی دەنگ درێژ زۆر هێواشە تقریبا 4 بۆ 6 سەعاتی پێچێ و ڕێژەی شەکر لە خوێنە زۆر بەرز نابێتەوە دەنگ خڕەکە نیشاستەکەی لەو نەوەعانەیە کە زۆر بە سەریعی ئەگۆڕێ بۆ شەکر بۆیە خەڵک ملاحەزەیان کردووە کە برنجی دەنە خڕ لێنێ لینجە بێ ئەوە هەمووی نیشاستەکەی قورسە برنجی قورسیشە و دەنگ درێژەکە بە یەکەوە نانووسێ دەنگ خڕەکە بە یەکەوە نووسێ و قورسیشە لەبەرەوە لە ناحیە تەندروستی و دەنگ درێژەکە تەندروسترە ئەو مۆزوعێکی ترە ئەو برنجانەی کە دێتە ئەم وڵاتە برنجیاننا من خۆم شخصی خۆم وەکو سیروان قەناعەتم نییە ئەمە برنج بێ چونکە من نەخۆشم زۆرە لە جنوبەوەیان جاری وایە برنجم بۆ هێنن برنجی بەسمەتیان بۆ هێناوم کاکە شێخکاک پەیوەند وەڵی هیچ دەنگێ لەوی تر ناچوو ئەمە کورتە ئەمە درێژە ئەمە شکلی نەوعەکەی ئەمانی هەندێک برنج ئێستا لە ناو بازار هەیە هەمووی بە قەدەریەکە فعلێن ئەڵی طبع کراوە لە مەعمەلا دروست کراوە لەبەرەوە شکێک لە ئێمە دروستەکەکەوە ئەمە وا لە خەڵکەکە بڵێ کاکە برنجی دەنگ درێژ بە عام خراپە من بچمە دەنگ خڕەکە خۆمانەیە لەم ناحیەوە حەقیانە بەس لە ناحیە تەندروستیەوە دەنگ درێژەکە تەندروسترە چونکە نیشاستەکەی جیاواز کاک دکتۆر زۆر جار هەتا شێفە بە ڕێزەکان ئەمڕۆ برنجیان لێ ناوە برنج دەنگ درێژەکە گەربێنی بێت شتی تری تێەکەن سەنە سەوزەواتەکە باقولاتەکان هەندێکیان تا چەند ینی ئەوەش کرنگە کە برنجەکە بە تەنها نەبێ چونکە
بۆ خۆ دەزانین کە ڕێژەکە زیاد بوو کە ئەی خۆین ئەو کاتە ڕێژەی برنج کەمترە خۆین لە حاڵەتە ئاساییەکە زۆر ڕاستە بۆیە یاپراغیش تا حدێک تەندروستە نەک بۆوانەی قەڵەون بەس بەعام بۆ خەڵک یاپراغیش تەندروستە بەس ئەم برنجە جەنابەت سەوزەی تێکەی سەوزە ڕیشاڵە دایم ڕیشاڵ هەڵمژینی شەکر لە ڕیخۆڵەوە بۆ ناخوێن هێواشە کاتەوە کە هێواش بۆەوە ئینسولینێکی زۆر من زوو شێ ئینسۆلین بەکارێنم ئینسۆلین زۆر زیادکە بۆ ماوەیەکی زۆر بەرەو زەخت و شەکرە و تەمەەن کورتی و شێرپەنجە هەموو شتێک ڕۆین لەبەرەوە زۆر گرنگە ئێمە برنجەکەم سەوزەی تێکەن ئەنج کاک پەیوەند مەوزوعی بریانی تۆ دی زەردەچەوەیتیەکەی مەسەرەن هەندێ بەهارات زۆر تەندروست بەهاراتەکان هەمووی دەورێکی باڵا ئەبین وەکو دژە ئۆکسان ئیژەکەن ناو لەشی مرۆڤ هەیە ڕوبەناری تێکە کاکتۆر ئەو نیە برنج بە ڕوبەنارەکرێ ئەویان خراپە ئێمە کورد ئەومان هەیە ڕبەهەنارەکە چونکە ئەگەر هەرچەند من دژی میوەم و هەموو کەسێکە زانێ من دژی میوەم بەڵام ئەگەر میوەکە ئەخۆی خی گەورە چۆنی دروستکرۆ بە سەرشتی ئاوا بیخوا وشکی مەکە میکە بە شەربەت و میکە بە ڕوبەهەنار چونکە ئەوسا لە سەتا هەفتای سوودی میوەکان لە توێکڵ و لە تڵپەکەیە یعنی ئێستا بەداخەوە سناعەت وای لێ کردووە لە بیوتی زجاجی لیمۆیەکرد بۆ هێنن تێکڵەکەی ئەوەندە ئەستورە مەجبوری فڕێی بەڵام ئەگەر لیمۆی عێراقیت بۆ بێنن تێکڵەکەی زۆر تەنکە خەڵک ئەگەر بتوانن لیمۆکە مەسەنەن لە باتیەوە بیکوشن بۆ ناوزەڵاتە زۆر بەوردی بیژنن بە تێکڵەکەوە بیکەنە ناوزەڵاتەکە ئەوسا تۆ سوودەکانی تێکڵەکەی و تڵپەکەشی وەرەگری نەتەنها شەکرەکەی کە لە ئاوەکە بەداخەوە کاتەکەمان دوو پرسیبان لە کورتی هێنا کاتەکە تەواو وەگەنامە پێمان خۆش بوو زیاتر قسە بکەین و گفت ئەم گفتوگۆیە بە چیت گفتوگۆیکی زۆر زۆر بەسوودە وەسپاسش دەکەین کە بۆ دووەم جار لە مانجە ڕەمەزانە هاتوتێنە ئەم ستۆدیۆ و وەڵامی پرسیارەکانی ئێمە داوەتە من سپاسی ئەوەکەم و دەستخۆشیتان لێکەم بەڕاستی خزمەتێکی گەورەی یەکەن بە کۆمەلگاکەمان هیوادارم توانی بێتم خەڵکی ئاگادارکەمەوە دیسانەوە ئێڵێمەوە ئامارەکان ترسناکن ئەبێ ئێمە مەسئولیەتی تەندروستی خۆمان و ماڵ و مناڵی خۆمان بگرینە دەستەوە کەسی تر یارمەتیمان نایە و ئەمە تەنها لە ڕێگای زانیاری تەندروستەوە ئاگاداری خۆتان بن ئەجینا بەو خوایە پەشیمانی تعریفی پەشیمانی ئەڵێ منطق لۆجیک بەڵام درەنگ هات تازە سوودی نییە با تووشی پەشیمانی نەبن دکتۆر پێشمان خۆشە وڵا ئەگەر بکرێت زۆری نەماوە بۆ بەربانک لەلایەمە بی و لە خزمەتا بین من مەمنونی جەنابتانە بم بەڵام خێزانەکەم چێشتی لێناوە و بەربانی حاضر کردو ئەبێ بچمە خزمەتی دڵنیامی تر پیاوی کورد ئەبێ نەک ناوبڕی کورتمان بنێ دواتر بۆی بە شێوەیەک لە شێوەکان دیسان بەردەوام بین ئینشاءڵڵا داخوا بەخێر بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە
دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. هەمیشە کاکشێخ کەم کاتانەیەت بینەران نەزان وەختی چییە منە بێچم بەلای شێفەکان و جەنامیشت بۆی پشی بۆ شوێنی دوعاکان و مەشغوڵی دوعاکان بێ ئینشاءالله. بەس بەداخەوە ینی مەجالەکە ئەوە نەبوو هەندێک بابەت هەبوو بەشکم بتوانین ئینشاءالله لە بەرنامەی داهاتوە باسیکەین بە تایبەتی ئەوەی پەیوەندی بە سیلە بەرنامەی داهاتووش ڕەنگە هەر بەیانیمان بەدەستەوە ئینشاءالله ڕەنگە بەیانی ئەم سیگەوهرە کۆتایی پێبێنین ئینشاءالله گەوری کەمای خێر بۆ ئێمە بۆ هەموو بیسەران و بینەرانی خۆشەویستمان ئینشاءالله. بەتەکید ئێمە هەستێکی ئاسوودەییمان لەگەڵ بینەرانی خۆشەویست هەبوو لێرەوە من دڵنیام لەوەی کە ئەو هەستا بێمقابل ێژنیان بۆیە بینەرانیچیت ئاسوودە بوون لەگەڵمان خی گەورە لێمان قوبڵ دەفەرمو کاک شێخ خۆلی و تێک ناچێت تو ئاوە نەڕووی کاگاریان ئەڵێوام لەم جارە ئاوا بڕۆ تۆ لە خزمەتینە هەمووی بۆ تۆ مەسموحی بە شوێنەکەتی بەس ئێمە ئیشی تۆمان پێ ناکرێت ئەم جاریش سەلام عەلەیکوم ئەم جاریان بەبێ دکتۆر هاتمەوە بەبێ دکتۆر شێف نەریمان مرتاح بم بەوەی کە دکتۆرم لەگەڵ خۆما هێنا بووێ بەتەکید زۆر زۆر خۆشحاڵ بووین بەعکسەوە ئێمە زۆر خۆشحاڵین زۆر ئاوەرن بە خێرایی پێمان بڵێن چیتان دروست کردووە کاک دیار 2 ساعتە لە خەریکی منەمەوە بە 2 دقە باسی کەی بە 2 دقە ئەم سینیە زۆر نازدارە یعنی هەر قەسەکەی بیخۆیان چۆن کاک نەریمان تۆ شلێتت تێکە باش زۆر باشە خواردنەکان چی و چین خواردنە سەرەکیەکانمانەوە کەنتاکیە کنتاکی ئەوەش بڵین ڕان بە پەتاتەکەیە ڕان بە پەتاتەکە سینیەکشەوە لە 3 جۆر برنجە برنجێکی سوورە زعفرانە ئەمەش برنجەوەکو بریانی دروستمان کردەوە زۆر شتی تێکرا ئەزانی دکتۆر زۆر پێی چاک بوو ئەو برنجە ئەو شتانەتان تێکرد بوو وەڵام من هەمیشە خواردنەکانی خۆمەوانی تێکم لەگە کاگنێریمانە زۆر شۆرکە کردومان ئەوانی تێکەین خەڵکی حەزیلەتی بە تایبەت گازۆی تایە گازۆی تێ برنجەکە چی و چیتیا بوو گێزەر و پەتاتە و بەزالیە و ئەمانە هەمووی سوورکردنەوە دوای ئاو تێکردن جا برنجەکەشت تێکرد بەڵێ بایم و گازۆشی تایە بایم و گازۆشی تایە لەگەڵ ڕۆ ناسوورەکرێتەوە باشە شێف نەریمان جانی من تۆ بۆ ئێواران کە ئەو کاتانەیە زۆر مەشغوڵەبی من حەزەکەم دائما بیڕاتێنەوە مەشغوڵەبی هەر مەجال نییە چوارمان بیتەوە لە خزمەتتان کاک پەیوەندیان باکسەوە من ئەمە خواردنی ئەڵمانی بوو بەڵێ ئەمە ئەڵمانیەکە بە بەڵێ ئێسامە چی ئەمە سۆسێکە سۆسێکی ژیراوی خۆمانە نوکار دیارە ڕانەکە بەڵێ هەم ڕەنگێکی جوان و هەم تامێکی خۆشیش ئەمە ڕانیان ئەمە ڕانی گەڵینەکەنیە گەڵ پەتاتەکەن بەڵێ ئەوە جیاوازەوە ئەمە هەر بەسێ ڕانمان کردو سێن ڕانمان کردو هەرێکە و شێوازێکی جیاواز شێوازێکی جیاواز باش ئەی ئەو برنجێتان چۆن ئاوا زەرد و ئەوشان سوور کەم ئەوە زیاتر ڕەنگی گێزارەکەی گرتووە ڕەنگی جێزەرەکەی شێف نەریمان جانی من ئەو زەڵاتە چی کردووە حەزم کرد ئەمە بۆ تۆ دروستکەم تۆوەتە زۆر حەزم لێ وەڵام من ئەوەی حەزم لە جوانی و هینەکەیەتی شێوازی دروستکردن ڕازاندنەوەکەی ڕەنگە ئەوەندە مەسم خواردنی ئەمە زەڵاتی ئەڤۆکادۆ بوو کردم ئەڤۆکادۆ بەڵێ ئێستا ئەڤۆکادۆی تێ بەڵێ ئەڤۆکادۆ بە ڕازاندنەوە کردمانە ئەمەیان بەڵێ ئەوان ئەوە میوەیە ئەو بەس میوەیە بەڵێ باشە ئەمەشان هەر بۆ جوانی بۆ جوانێ بەڵێ کەواتە ئێستا ئەم ئێوارەیە 3 جۆر ڕان هەیە بەڵێ ئەمان کنتاکی ئەمان ڕان بە هین بە پەتاتە ئەمان ڕان بە چی ڕان بە تەنیا سوورمان کردێتەوە ئەوە سوورکراوە ئەنجا لەم لاشۆ برنج برنج بە چی برنج زەبەچی نییە بە بەزالیا باشە نیسکشمان هەبوو بەڵێ نیسکەکە بە شاریەوە بە گێزەرە و بە دۆشاوی تەماتەیە یەک شت بوو دوتت لە باتی ڕۆن ڕۆنی کوردی و زەدی کاشم تێکرد ئەی شتێکی تری نازانم وتت نازان بە هینیشی تێکی کامێ
شعري ئەلوان شعري ئەلوان ناوەزانی چی بوو کاپەیەوان دەزانێت ئەڵێ چی جاترەکەی بیرچوو جاترێ وت زۆر باشە دەستان خۆش بێ خۆش بێ بەتەشی دوور دەوردە کۆتایی ڕەمەزانیشە کاک پەیوان ئەمە زەین چی ئەم کنتاچە چۆن نەخورێ کاک پەیوان ئەم کنتاچە چۆن نەخورێ ئێستا ئەوەی بەم شێوەیە کار ئەمە نییە ئەم سۆسە زۆر تایبەتە تەمەن ئەماکەیت بە شێوەیە ئەم سۆسیان چییە؟ ئەمە سۆسی ئەمە پیان ثومیە ثومیانی سیریە ئەمە بە سیرەکرێت بە سیر بەڵێ مانوس ئەمە بە شێوازە ئەخورێت ئێتوری ئەمە تو نییە ئەمەیان تونە ئەوەشان شیرنە ئەوشان شیرن بەڵێ دەستەکان خۆش زۆر باشە دەستان خۆش بێت بەڵە خۆشویستان ئەوەی پێشکەشتان کرا بەرنامەی ئەمڕۆ بوو گەوهەری ئەمڕۆ بوو بۆ هیوای ئینشاڵڵا جگەلەوەی سوودتان پێگەشت بێ ئینشاڵڵا زۆر بەخۆشی و شادیشەوە لەگەڵمانە بەشدار بووبن و لە ماڵەوە بەرامبەر تەلەڤیزۆنەکانتان دانیشت بن بۆ هیوای کە ئینشاءڵڵا تەمەنی ئەمانەتمان باقی بێ و ئینشاءڵڵا بۆ سبێنش دێنەوە بۆلاتان و ئەگەر بکرێت سبێنی ئەلووداعکەکەین واتە سبێنی بەجێتانە هێڵین ئێستاژە چینەوە بۆ لای کاکشێخی برام ئێمە لێرە ماڵاوەیتان لێەکەین لەگەڵ شێفدیار و شێفنەریمان ئێمە خواحافیزیتان لێەکەین و بەخۆتان لەگەڵ کاکشێخی برامە مەشغوڵی دوعاکان بن وەڕەها لەگەڵیشە دەست بەرزکەنەوە و ئیشەڵا ئامینیشی لەگەڵ بکەن فەرموو کاکشێخ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا رب العالمين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين يا ربي خواب من كيبو عبداني كبدانشتنا وببالكوتنا وبروشتنا وبهم وحركات وسكناتك جيانيان دعاء نزاو ذكر يادي تويان لبيرا مناجات لخزمت تويانا لبيرا وهمیشه بیریان ناچێ خۆی بمان کەی بەو عەبدانەی کە هەمیشە لە ترسی ئاگری دۆزەخ لە ترسی سزا و قەهر و غەزەبت هەمیشە پەنا بۆ تۆ هێنن چونکە هیچ پەنایەک پەنانی غەیری پەنای تۆ نەبێت و تەنها تۆ پەنای عەبدەکانتەی لەوەی کە نەیان خەیتە ئاگری دۆزەخ هەمووانەی کە لە دنیا بە پەنات زانیون هیچیان نابنە فریاد ڕەس بۆ ڕۆژی قیامەت و بۆ ڕۆژی مەحشەر لەبرەوە پەنامان بدە لە ئاگری دۆزەخ ئەعیذنا من النار یا رب العالمین پەنات پێگرین لە سزای قەهری خۆت پەنات پێگرین لە سزای شەرمەزاری لە بەرزەخ و لە ڕۆژی قیامەتە پەنات پێگرین لە سزای زەمهەریر و سەرمایەک کە مەگەر خۆت بزانی یا رب العالمین کە لە چی دروستی کردووە پەنات پێگرین لە فرامۆشکردنێک کە هەزاران هەزار ساڵ لە شوێنێکا فرامۆش بکرێن و تەنها سزاکە ئەوە بێت کە کەس لێت نەپرسێتەوە پەنات پێگرین لە سزا جۆرا و جۆرەکانی بەرزەخ و ڕۆژی قیامەت و دۆزەخ و ئەو شوێنەی کە سزای زاڵم و ستەمکار و کافر و ملهوڕەکانی لێدەی پەنات پێگرین نەمان خەیتە ناو ئەو زاڵم و ستەمکارانە یا ڕەب
پەنات پێگرین یا رب العالمین لەوانە نەبین کە زیکری تۆ ناکەن و تۆ ناناسن بەردەواممان کە لەسەر زیکر و تاعەتی خۆت چۆن مانگی ڕەمەزان لە خزمەتی زیکر و قورئان و یادی تۆیا بووین دوای مانگی ڕەمەزانیش بەردەواممان کە تەوفیقمان بە هیدایەتمان بە ڕازیمان کە یا رب العالمین بەوەی کە کەمترین نیعمەتەکانی سەرزەوی یا رب العالمین پێی ڕازی بین و قانع بین بەڵام بە زۆرترین عیبادەت ڕازی نەبین و هەوڵ بین کە زۆرترین عیبادەت ئەنجام بین شەوقی ئەو عیبادەتەمان پێ ببەخشە شەوقی مەحەبەتی خۆتمان پێ ببەخشە یا ربی بمان کە بەو عەبدانەی کە لە شەوقی خۆشەویستی تۆیە یا رب العالمین دڵیان گڕێ گرت یا ئەرحەم الراحمین هەر لە دنیا چوونە ناو بەهەشتەکەی تۆ کە زیکر و یادی تۆ بوو پێشەوەی کەوا لە بەرزەخ و لە ڕۆژی قیامەت و دوای قیامەتا بێنە ناو بەهەشت و ڕەزامەندی تۆ هەر لە دنیا هەستیان بە ڕەزامەندی تۆ کرد پێشەوەی لە قیامەتا ڕازیان بکەی ڕازی بە لێمان یا رب یا ربی ڕازی بە لێمان عەفومان کە و هیدایەتمان بە ئیلاه العالمین یا ربی ئێمە گوێمان لێبوو بیستمان کە بانکەرێ بانگی کرد بۆ ئیمان و بۆ ئیسلامەتی یا رب بەدەم ئەو بانگەوە هاتوین تا ئیمانی خۆمان ڕزگارکەین لە ڕۆژگارەکە کە ئیمان لاواز بۆ یا رب العالمین ئیمانمان لاواز نەکەی بەهێز بین لە ئیمان و لە دینداریمانە یا ربی شەوقی ئیمان و ئیسلامەتی لە دڵمانە زیاتر و زیاتر بەهێز بکەی یا ربی خوایە بەکارمان بێنە بۆ خزمەتی ئەم دینت هەتا دوا هەناسەی ژیانمان یا رب یا ربی هەزاران هەزار سوپاس و ستایشی بێپایان بۆ تۆ لەسەرەوەی کە ئیمانە پێبەخشین کە میلەتەکەمان مسلمانە و کە الحەمدولله ئیسلاممان پێگەیشت دینی ئیسلاممان پێگەیشت فەخر و شانازیەکەین بە ئیسلام و ئیمانەکەمانەوە لەسەرم ئیمان و ئیسلامەتیە بمان ژێنە و بمان مرێنە و زیندومان کەرەوە لە باشترین حاڵە بمان مرێنە کە باشترین ئیمان و دەستکەوتەکانی ئیمانمان دەستکەوت بێ یا رب العالمین توفیقمان بۆ هیدایەتمان بە ئیمانمان سەلامەت بکە یا رب ئیمانمان سەلامەت بکە یا ئەرحەم الراحمین عاقبەت خێریمان بەنەسیب بکە یا الله یا ربی خوای ڕەحم بەو خوشکەش بکەیت کە ئێستا پەیوەندی کرد یاخود هاتە بەردەم کەناڵی ئاسمانی پەیام یاخود پەیوەندی پێوەکردن کە دوعای خێری بۆ بکەین بۆ شیفای نەخۆشیان بۆ هەر موشکیلە و نەخۆشی و ناڕەحەتیە کە هەیەە خوایە فریای بکەوە یا ئەرحەم الراحمین فرێ هەموو نەخۆشەکان بکەوە یا رب العالمین یا ئەکرەم الئەکرەمین زۆر زۆرنەوە دەستانی ئێستا ئەپارێنەوە و گوێیان لەم بەرنامەیە و سەیری ئەم بەرنامەیە ئەکەن یا رب العالمین یا ربی خوایە احتیاجاتەکان و داواکاریەکانیان جێبەجێ بکە لە خەزێنەی پڕمەرحەمەت و دەوڵەمەنی خۆتا یا رب العالمین تێریان بکە لە هەموو نیعمەتەکانی خۆت بەرشیان بدا یا ربی خوایە گیان هیچ پێداویستیەکیان نەمێنە ئیلا تۆ تێرت کردبن لە هەموو ناز و نیعمەتەکانی خۆت معنەوی و مادی یا رب یا ئەرحەم الراحمین یا ئەکرەم الئەکرەمین یا غیاث المستغیثین عفو من كول من خوش با اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا ربي خويا لك يوم مجلس من روجاني دواي مانجي رمضان دسكويك آوا ببارين وبهزاران كز آمين بدعاء كان من بكات يا رب العالمين سباس استايشي بوتو كمانجي كي طواو يا أرحم الراحمين لم بلندقو لم محرابي بيامو يا أرحم الراحمين لتو بارين آميني سرجم إيمان داران ومسلمانان ودعاكاني يما بجرابون قبول بك يا رب توفيق من بو هداية من با سربرز من كو إيمان من سلامت كو دامزراو من كا يا ربي روجك لاوازي إيمان نيه بسرمانا وهميش لا إيماني بتوابين حتى روجي قرينا وبلايتو يا كريم يا الله يا حي يا قيوم يا حي يا قيوم برحمتك نستغيث يا حي يا قيوم برحمتك نستغيث يا حي يا قيوم برحمتك نستغيث اللهم آمين 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 يا مجيب السائلين يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە
لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئیلاهی بە حەقی خۆت حوزورم پێ ببەخشە و نەجوانی هەتاوی بەدیهێنان نورم پێ ببەخشە. ئیلاهی شارنەوەی ڕازی دڵ دژوارە و وتنی دژوارتر. إلهي يا من يعفو عن الكثير ويعطي الكثير بالقليل. إلهي لزوربوني زحمة كان رزقارم بكو رحمتي وحدة بي ببخشا. إلهي چون بيدن بم كدل برجوش وخروش چون قسب كم كعقل مدهوش وبيهوشا. إلهي همومان بيچارين وتنهات وچاريتو همومان هيج كارين هەموو کارەکان لە دەستی تۆدان. ئیلاهی سەرتاپام لە نووری تۆدا غەرقە یا نور السەماوات والأرض بەخشەکە